بنر بەڕز و خۆشەویستەکانی چاوی سێم سڵاتان لەبێ خۆشحاڵم دێمە دیداری بەڕز و خۆشەویست بۆ پێشکردن و بەردانیدان بە بەرنامەی چاوی سێم بەرلەوەی پێتان ڕات بابەتی ئەم جارەمان تایبەتە بەچی ئەگەڕێمەوە بۆ ژماری پێشی بەرنامەی چاوی مەگەر لە یادی بەڕز و خۆشەویست مابێت گفتوگۆ دایلۆگی جاری ئێمە تایبەت و بەوەی کە تا چەند ڕاگەاندن لە کوردستاندا میدیا و ماس میدیا بە شێوەیەکی گشتی میدیا لە کوردستاندا خەمڵی و توانیوەتی وەکو فشارێک خۆی وێنا بکات سەڵاتی سیاسی بۆ مەبەستا پرسیارێکمان خستە ڕووی و بەڕێز و خۆشەویستیش بەشدار بن وەک هەمیشە لە بەرنامەی چاوی سێم پرسیارەکەشمانەوە بۆ ئایا لە کوردستاندا میدیا لە دەسەڵات یاخود بە پێچوانەوە ئێمە لە کۆی ئەو کورتەنامان کە بۆمان هاتوۆتەواتە دەنگەکانی بەڕێز و خۆشەویست 1032 لە سەدا هەشتای ئەو دەنگانە پێیان وایە بەداخەوە کە میدیا لە دەسەڵات ئەترسێت لە سەدا 20شی پێوایە دەسەڵات لە میدیا ئەترسێ بەداخەوە کە جامەکە پۆزتیڤ نییە و هیوادارین ئەم نەتیجە لایەندا عکس بێت تاوەکو زیاتر دیموکراسیەت لە وڵاتی ئێمەدا چەسپاوت بێت. بەڵام بابەتی ئەم جاری بەرنامی چاوی سێم تایبەتە بە قسەکردن لەسەر گەنجان لەو ڕوانگەیەوە کە ئێستا هەست ئەکرێ بۆیە ئەڵم هەست ئەکرێ لە بەرەوەی کە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ئێمە وەکو زۆر بواری تر لە بواری ئامار و توێژینەوە ڕقامیشا فەقیر حاڵین قسە لەسەرەوەکەین کە هەست ئەکرێت دووبارە دیاردەی ڕۆیشتن بۆ ئەوروپا دیاردەی کۆچ بۆ ئەوروپا لە ناو گەنجاندا دووبارە سەری هەڵداوەتەوە ئێمە لە سێ هۆکارەوە قسەی لەکەین واتە لە هەرسێ لایەنەوە قسەی لەسەرەکەین بواری ئابووری و بواری سیاسی و بواری کۆمەڵاتی پرسیارەکانیشمان بریتێ لەوەی کە ئایا هۆکارەکەی هەڵوێستی گەنجانە بەرامبەر بەوەی کە هەستەکەن لە وڵاتی خۆیاندا پەراوێز خراون و دەسەڵات کەم تەرخەمە بەرامبەریان بەواتایەکی تر پەیوەستە بەوەی کە ناتوان خۆیان تەکوین بکەن وەکو گەنج بژین یاخود گەنجان خۆیان کەم تەرخەمن و هەست بە بەرپرسیاری ناکەن. و لە لایەکی تریشەوە ئایا وێنێکی ناڕاستڕوانەی ناواقعی یۆتۆبیان لە مخێلە و لە ڕوانگەی خۆیانە دروست کردو بەرامبەر و هەستەکان ئەوروپا و هەندەران بە شێوەیەکی گشتی سفرەیەکی ڕاخراوە بۆیانەوەمان بڕۆن لەسەری دابنیشن بەو مێدی ڕاکێشانی سەرنجستان ئەو میوانە بەڕێزانی کە بانگێشمان کردوون بۆ سەرمێزی دالۆگی ئەم جاری بەرنامی چاوی سێم پێک هاتوون لە بەڕێزان کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانی کوردستان و هاوکات بەرپرسی مەڵبەندی سێی هەولێریەکەتی نیشتیمانی کوردستان جگەل لە پۆستەکەی وەکو دەسەڵات یەکێک لە هۆکارانیکەوە کرد کە داوەتی بکەین بۆ سەرمێزی دایلۆگی بەرنامی چاوی سێم کە ئەوەی ئاشنایەتێکی زۆر و پەیوەندی و ڕایەڵێکی باشی هەیە لەگەڵ گەنجان چ لە هەولێر چ لە سلێمانی. میوانی دووەم بەڕێز کاک ئاسۆجەبارەوەکو نووسەرێک و هاوکات وەکو گەنجێک کە توێژینەوە لە کۆڵینەوە هەیە لەسەر بابەتی ئاماژە بۆ کراوە. میوانی سێممان بەڕێز کاک خالیق قادرە کە جەنابی بەرپرسی سەنتەری گەنجانی ڕانیە. زۆر بەگەرمی بەخێراتنتانەکەم و سپاس بۆ ئامادەبوونتان بەر لەوەی کە ئەو پرسیارانی خستمە ڕووبیکەین بە بابەتی دایلۆگەکەمان بەو مێدەی بتوانین سەرستان ڕابکێشین فەرمون وەکو ماتریالێک وەکو باگراوندێک بۆ دایلۆگەکەمان بۆ ئەم ڕاپۆرتە بڕوانین فەرمون. هەر لە کۆنەوە باو بووە کە توێژی گەنجان بە سەرچاوی هێز و توانای هەموو نەتەوەیەک دانراوە و زۆری ژمارەی گەنجانی لێهاتوومایی شانازی و نیشانی سەرکەوتوی و دەسەڵاتداری بووە. بارودۆخی سیاسی و جوگرافی کوردستان ژوای کردووە کە گەلی کورد هەمیشە ئومێدی گەورەی بە گەنجەکانی بووە بۆ پاراستنی خاکەکەی. وەرە بەرزی و لە خۆبردووی گەنجی کورد شکستی بەسەرجەم پلانەکانی دوژمنان هێناوە و وەک پیرەمێردی شاعریشە فەرمێ لاوان بە عاشق ئەچوون بەرەو پیری مەرگەوە. ئەوەی ئەمڕۆ جێگەی داخەوە بۆ تەماری مشتومڕی زۆر لە سەرجەم ناوەندە ڕۆشنبیری و سیاسی و کۆمەڵایەتیەکاندا بێدەنگی و دوورەپەرێزی گەنجی کووردە لە ئاز ڕووداوەکاندا. دیارە ئەمەش چەندین هۆکاری سیاسی و کۆمەڵایەتی و دەرونی و مادی لە پشتەوەیە کە میوانە بەڕێزەکانی ئەم جاری بەرنامەی چاوی سێم ئەتوانن زیاتر لەسەر هۆکارەکانی بدوێن. ئەوەی لێرەدا پێویستە باسی لێوە بکرێت سەرهەڵدانەوەی دیاردەی کۆچکردنی گەنجانە بۆ دەرەوەی وڵات. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 ئەم دیاردەیە لە کوردستاندا پەرەی سند و گەنجان بۆ دابینکردنی بژێوی خۆیان و خێزانەکانیان ڕویان دەکردە هەندەران و چەندین گەنجیش لەو ڕێگەیەدا بوونە قوربانی. دوای هەڵگرتنی ئابلوقی ئابووری لەسەر عێراق و کوردستان و بە تایبەتیش دوای ڕوخانی ڕژێمی بەعس ئەم دیاردەیە ڕووی لە کەمی کرد و بەرەو نەمان چوو. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ باشتربوونی گوزەرانی خەڵک و ئارامی لە کوردستاندا. بەڵام وا جارێکی تر ئەو دیاردەیە سەری هەڵدایە و بە پێی وتەی دانیشتوانی سەرسنوورەکان و بە تایبەتیش ناوچەی ڕانیا ڕۆژانە چەندین گەنج لە ڕێگەی قاچاقچیەوە کوردستان بەجێدەهێڵن بەرەو چارەنووسێکی نادیار. بەپێی ئەو زانیارانش کە لە ئاسایشی سلەیمانیەوە دەستکەوتون چەند قاچاقچیەک دەستگیر کراون. دەمێ ساڵە خەڵکی کورد ئەو پرسیارە لە خۆی دەکات کە بۆچی گەنجان ڕوو دەکەنە هەندەران.
ئەم پرسیارە لە ڕوخساردا زۆر سادێ و لە ناوەڕۆکیشدا ئاڵۆس. منەوە حوت دوو جار محاوەلەیەکی چاکم کرد بۆ ڕۆشتنم بۆ ئەوروپا، بەڵامی تر قسمەتەکە تیای نەبوو و ئێستاش هەر ئومێ دەکەم ئینشاءالله ئەگەر بۆم بلوێت و یا بۆم بڕەخسێت بە تەئکید هەرەڕۆ. ئەمە یەکەم جارم نییە و ئاخر جاریشم نییە، چکە ژیانی ئەوروپا لەگەڵ حیاتی بەعام شەرقی ئەوسەد نەک تەنها عێراق زۆر فەرقی هەیە لەبارەی زەمانی حیاتی ئینسان، لەبارەی ئەو طموحاتانی کە ئەیرێ بە ئینسانەکان لەگەڵ عێراقا زۆری فەرقە. هەوڵت داوە بچیت بە ئەوروپا وڵات بەجێبێڵی؟ بە تاکید زۆریش و ئێستاش محاولەی بۆەکەم لەبەرەوەی استقرارەتی ژیان نییە، مستەقبەلێکە نییە بەڕاستی خوێندە تاواکەی باش تێپەڕاندنی خوێن و پەتری گەنجێتی ئەبێ زەوازکەی دا هیچ شتێکی وان نییە لە وڵاتە بژیوی خۆت بانی بۆ دووکانی وارە بڕۆرەوە، هیچ شتێکی تیان نییە ژیان لە کوردستان وەداخۆڵە. ئێستاش محاولەی بۆەکەم مستەقبەلیش. مەشروعێکی وا هەیە لە مەشتا کە سەفەرکەی بڕۆیت وڵات بەجێبێڵی؟ وەڵی هەر حەزی لەکەم وەک حەز بەس ئێستا مەزمێشت بووە ئاسانکاری جیازی ئەسلی هەیە مەزمێ وڵات دەتوانێت بگەڕێیت لەوانەیە بەشێک بێ لەو هینەی کە بەتەمای خۆت، ینی ئەو هیوایەتی خۆت لێ کەم بکەیتەوە یانیتیان ژیانی ئێرەوەکو کاسێتێک وایە بەیانی هەڵەسی تەجلیلێکی ئێوارە ئەبێ هەڵکێتەوە بۆم بەیانی تر هیچ مستەقبەلێکە نییە. خەڵگەڵە بخوێنە خوێندن چۆن هیچ مستەقبەلێکە نێ داوامەکەی بە سەڵسیەدا 100,000 بەش ناکە، یان بە هیچ شتێک لێرە هیچ ژیانێکی لێرە ژیان نییە، لێرە مستەقبەلێکت نییە لێرە تا هەوڵنەی بڕێوە دەڕێی وڵات. تقریبا 20 گەنجین ینی بەتەوان بڕون. بۆ ئەتانێ بڕۆن؟ وەڵی تر مرتاحین خۆ نازانین چۆنە، هیچ شتێکە بۆ ناکرێت لە وڵاتەیە، نە کاسپیە نە دەوامێکە. ئەین کابراسە دوو تەلەبەی جامیعەیە تەواویان کردو بە 150,000 تعین بوو، کابراگە مرتاح بێ ناڕوا بۆ خارج وەنیە تەلەبەر ئەوەیە نە شتێک تێ بیکەی لێرە نە مرتاحی ڕۆژ بە ڕۆژت گرانە بێ خۆی بە زۆری ئەوەیە. ئەی تەسەوڕەکەیت لە ئەوروپا توانی چی بکەیت؟ وەڵی هیچیش نەبێ، شتێکی واش نەبێتوانی بژیت، هەر مرتاحی لەوێ مرتاحی. ئەوانی بە دیوە سادەکەیدا وەڵامیان پرسیارە دەدەنەوە، دەڵێن لەبەر بارودۆخی سیاسی کوردستان و کەم دەرامەتی و گرانیە لە کاتێکدا کۆچکردن بۆ دەرەوە و بە ڕێگە نایاساییەکەی خەرجیەکی زۆری دەبێت و ئەوانەی توانای دارایی باشیان نەبێت ناتوانن بڕۆن. بە دەگمەن کەسێک هەبووە بە دیوە قوڵەکەی داوەڵامی ئەو پرسیارە بداتەوە. یەکەم کەسیش کە پێویستە زۆر بە جددی ئەم مەسەلەیە وەربگرێت حکوومەتی هەرێمی کوردستانە، چونکە کۆچکردنی گەنجان واتە لە دەستچوونی هێز و توانە و عەقڵی گەنجان. زۆربەی گەنجانی کورد ئەمڕۆ مەستی خەون و خەیاڵێکن و وای بۆ دەچن کە لە هەندەران گەنجان هەموو شتێکیان بۆ دابین کراوە و بێ هەوڵدان ئەتوانن زۆر بەخۆشی بژین، بەڵام کاتێک ئەم خەونە دەبێت بە واقع و ئەو گەنجە دەگاتە دەرەوەی وڵات بۆی دەردەکەوێت کە لە هیچ کونجێکی ئەم دنیادا بێ هەوڵدان هیچ کارێک مەیسەر نابێت. بەوتەی ئەو گەنجانی کە لە ئەوروپا گەڕاونەتەوە ژیانی هەندەران زۆر لەوە ئاڵۆزترە کە خەڵک لە دوورەوە دەیبینێت و هەندەرانیش کۆمارە نمونەیەکەیە فڵاتون نییە کە هەموو شتێک تیایدا بەڕێک و پێکی بڕوات. ئەگەر لە ساڵانی پێشوودا بەهۆی ناهەمواری بارودۆخی کوردستانەوە مافی پەنابەرێتی بدرایە بە گەنجان، ئەی خۆ ئێستا ئەوە نەماوە و ڕۆژانەش دەنگۆی ئەوە هەیە کە دەبێت پەنابەری عراقی و بە تایبەتیش کوردەکان بگەڕێنەوە بۆ کوردستان. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ سەقامگیری ئاسایش لە کوردستاندا. بەڵام ئایا ئەم بارودۆخە ئارامە بە تەنها بەسە بۆ ئەوەی گەنجان بگەڕێنەوە بۆ کوردستان و گەنجانی تریش بمێننەوە؟ وەڵامێکی گەنجانە بۆ ئەم پرسیارە نەخێرە، چونکە لە پاڵ ئارامی و ئاسایشدا چەندین پێویستی تر هەیە کە نەبوونیان گەنجێکی سست و بێزار دروزەکەن. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و ڕێگرتن لە دووبارە کۆچی بە کۆمەڵی گەنجان پێویستە گفتوگۆیەکی کراوە هەبێت لە نێوان حکوومەت و چینی گەنجاندا و ڕێکخراوەکانی لاوان و خوێنکاران ڕۆڵی گرنگ ببینن لە هۆشیارکردنەوەی لاواندا و چەندین سیمینار ساز بکرێت بۆ باسکردنی کێشەکان و حکوومەتیش بەدەم داواکانی گەنجەوە بچێت. ئەو بێمتمانەی لە ناو گەنجاندا دروست بووە بەرامبەر لایەنە پەیوەندیدارەکان چارەسەر بکرێت. گەنجیش دەبێت زیاتر هەوڵ بدات و چاوەڕێی ئەوە نەکات بە تەنها حکوومەت کێشەکانی بۆ چارەسەر بکات، خۆشی دەبێت هەوڵ بدات بۆ گۆڕینی ژیانی خۆی و چالاکانەتر ڕوبەڕووی ژیان ببێتەوە.
بەڵێ زۆر سپاس بۆ سەرنجدانتان بینەر بەڕز و خۆشەویستەکانی وادارم راپۆرتەکەمان سەرنجی بەڕز و خۆشەویستیشی ڕاکێشا بێت. بەڕێزان راپۆرتەکە پێم وایە بێ نازانەوە کۆکن لەگەڵمایانە، بەڵام بە شێوەیەکی بابەتیانە و بە شێوەیەکی خێرا ئاماژەی بە هەرێک لە فاکتەرەکانی پشتی ئەم دیاردەیە کرد، فاکتەری ئابووری و سیاسی و کۆمەڵاتی. بۆیە منیش حەزەکەم ئێمە قسەکانمان تێکەڵ نەکەین و بە تەدریجی قسە لەسەر فاکتەرەکان بکەین. بەڵام سەرەتا بە لە بەڕێز کاک خالیدەوە دەست پێ بکەین وەکو بەرپرسی سەنتەری گەنجانی ڕانیا. ڕاتچیە بەرامبەر بۆ راپۆرتەوە قسەی تۆ چییە لەسەر سەرەتا سەرهەڵدانەوەی ئەم دیاردەیە؟ سپاس بۆیەوە ئەم راپۆرتێکی ئێستا بینرا ئەمە دەرخەری واقعی کۆمەلگای کوردیە و ئەمە ئەم وێنانن کە ڕۆژانە دەبینرێن. من بۆ چۆنم لەسەر ئەم راپۆرتە هەمان ئەو گفتوگویانەیە کە لە چەندین ساڵە گفتوگوی زۆری لەسەر دەکردرێت. گرفتی دووبارە بوونەوەی ئەوەیە کە کەس گوێ لە گەنج ناگرێت، کە دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکی گەنجانە نییە، کە دەسەڵاتی ئێمە کار لەسەر بێدەنگکردنی گەنج دەکا، کە دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکە هێندەی خنی تەلار و هێندەی خنی ئەم پرۆژە خزمەت گوزاریانەشێتی حتاکەوەری بگرێ، هێندە خەمی ئەوەیەتی، هێندە لە بیری ئەوەدانیەکە سەرەتایەک بۆ خەون بۆ بەهرەی گەنج لەم وڵاتەدا فراهم بێنێ. پەیدابوونەوەی دیاردەی کۆچ لە واقعەکی زۆر تاڵەوە دێ کە بەداخەوە لەگەڵەوەی کە مژدەکان زۆر دەبن، بەڵام ژیانی گەنجی ئێمە وێران دەبێ. لە هەموو بوارەکاندا گەنجی ئێمە هەست بە ناومیدێکی دواترەتوانی یەک بێگەم خاڵانە ورد بکەیتەوە بۆ قەنەعەتەوە بەدڵنیایی. بەڵێ فەرموو بەردەوام. دیارترین شتێک کە من دەمەوێت هەنگاوی سەرەتا لە وڵامی تۆ لە بواری سیاسیدا کە قسەی لەسەر بکەم، کە منەوە بە هۆکارێکی زۆر گرنگ تێدەگەم. زۆر بەداخەوە دەسەڵاتی سیاسی ئێمە دەسەڵاتێکە لە ڕێگەی مژدەوە، لە ڕێگەی ئامۆژگاریکردنەوە، لە ڕێگەی ئەم چەمکەی کە تەواو لێ بێتاقەت بوون هێندەی دووبارە بکرێتەوە، فۆرمێکە دەیهێنێت و دەیباتەوە. دوجار لە عملدا لە واقعی ئیشکردندا زۆر بەداخەوە کەمترین پرۆژە بۆ گەنج جێبەجێ دەکرێت، کەمترین ئاوردانەوە هەیە بۆ مشارەکەکردنی گەنج لە هەموو ئەو کایە و بوارانەی کە لانیکەم کارکتەری گەنج سالاک دەکات. و دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکە کورسی بۆ خۆی مۆنۆپۆل کردووە، هێشتا لە چەمکی پێشمەرگەی کۆن و هێشتا لە چەمکی قارەمانێتی کۆن لەو سەردەمی ئینتەرنێت دەڕوانێ. بڕوا بۆ نایەنێ گەنجێک کە لە بەرامبەر ئینتەرنێتدا لە واقع و سەردەمیشی تازەدا دەژی، بۆیە تووشی ناومێدی بووە، بۆیە تووشی بێئومێدی بووە و لەو گۆشەنی گایەوە لە فتیاد ڕست ڕێگا دەبات منفەس دەدۆزێتەوە. بەڵام بەپێی ئەو قسانەی تۆ بێ واقعەکە و بەڕادەیەک مەسەڵەن بە تەشەنجانە دەست پێ کرد کە مەسەڵەن وێنەی قاچاقچیت کردووە بە ڕزگارکەرێکی گەورە، وای تێگی؟ من بەتەکید وێنەی قاچاقچینە لە مفهومەوە، بەڵام وێنەی گەنجێک کە لە واقعەکدا دەژی لە بەرامبەر یاری مۆندیال دوای 15 ساڵ لە ڕاپڕین کارەبای لێ دەکوژێتەوە، دوای ئەو هەموو مژدەیە گەنجێک کە ناتوانێت سادەترین خەونی خۆی لەم وڵاتەدا فراهم بێنێ، کە ژوورێکی بۆ بەکرێ ناگیرێ، کە داهاتێکی نیە لەم وڵاتەدا، کە ئایندەیەکی نیە لەم وڵاتەدا، کە مژدەی زۆر پێ دەدرێ بەڵام لە واقعدا شتێک نابیندرێ، ئیتر ئەم گەنجە ناومێد دەبێ. بۆیە من بەڵێ ئەمە لەسەر دەسەڵات تەرکیزەکانی خۆت زۆربەی لەسەر دەسەڵات فەر کردەوە. ئەگەڕێمە وڵات بەڕست کاک ئاسۆ بزانێن ڕای چۆنە. بەڵێ هەڵبەت ئەو راپۆرتێکی جوان بوو. دیاردەی کۆچ وەک مێژوشی دێرینی هەیە لە هەموو دنیاە و تەنها ئەمە کورد نییە کۆچەکات و دیاردەیەکە دیاردێکی جیهانیە تا ڕادەیەک و پەیوەندیشی تومتۆڵی هەیە بە دیاردەی جیهانگیری و مۆدێرنە و دیاردەی پەیوەندی شارستانەکان و پەیوەندی کولتورەکان پێکەوە و زۆرێک لە دەوڵەتە دواکەوتەکانی دنیایان لە کۆمەلگە داخراوەکانی دنیای کۆچ هەیە یان لە کۆمەلگیانەیە کۆچ ئەکرێت کە نەعەدالەتێکی اجتماعی و سیاسی و ئابووری تیا هەیە و گەندەڵی هەیە و لەو کۆمەلگیانەیە کۆچەکرێت کە ناومیدیە گەورەکان هەیە ڕۆتینی ژیانی داگیر کردووە. دواتر ڕەنگە بارودۆخی ئابووری سەرگەردانی ئابووری یان گرانی ئەمانە هۆکارگەلێکی گەورە بن بۆ ئەوی خەڵک کۆچ بکە. هەموو ئەمانە بێ سەرباری هەموو شتانە. شتێکی تر هەیە کە لە میگرنگترەوەیە ناومێدبوون و ڕوخانی سایکۆلۆژیای ئینسان بەرامبەر بێدەنگبوون و یان نەمانی گفتوگۆ لە ناو باقینەوەکانی دیکە یان نەمانی گفتوگۆ لە نێوان دەسەڵات و هاوڵاتیە، نەمانی گفتوگۆ لە نێوان پرۆژەکان و ئەو پرۆژان و خەونانی کە پێویستە بۆ گەنج بکرێت کە پێویستە گەنج بەشدار بێت لە ناو پرۆژەکانە، گەنج گوێی لە بژیرێ. هەموو ئەمانە ڕەنگە ئەبنە هۆکارگەلێکی گەورە بۆ ئەوەی کە هێزێکی پاڵنانی گەورە بن بۆ ئەوی پاڵ بە تۆ بنێن بۆ ئەوی کۆچ بکەیت لە پاڵیا هێزێکی ئەمە هێزگەلێکن بۆ ئەوی کۆچ بە تۆ بکاوکو ئینسانێک و زێدی خۆت وڵاتی خۆت جێبهێڵی، بەڵام لە پاڵەوەی هێز ڕاکێشانیشەیە.
سپاس ئەگەر لە تۆ بکەی پرسیارەکەت لێ بکەم قسەکانت هەتاوەکو ئێستا قسەکردنێکی گشتیە مەسان ئەگەر لەسەر فۆرمەکانی کۆچ قسە بکەین قسەکانە بەڕاستی خزمەت بە بابەتەکە کات و زانیارێکی ورد و دقیقن بەڵام ئەگەر لەسەر راپۆرتەکە و لەسەر ئەو فۆرمە لە کۆچ کە سەری هەڵداوەتەوە ئێوە متفقن لەسەر ئەم زایرێ بوونیە زیاتر قسەکان کۆنکرێتیتر سەبارەت بە هەر راپۆرتەکە هەڵبەت من کە گشتیم کردەوە مەبەستم بە کوردستان سەبارەت بە کوردستان گشتیم کردەوە لەبەرەوەی کە دیاردەگەلێکی گەورە هەیە کە لە پشت دیاردەی کۆچەوە هەیە کار لەسەر ئەوەکەن فشارێکن بۆ ئەوەی کە پاڵ بە تۆ ئینسانەوە بنێ کۆچ بکەیت و وەکو راپۆرتەکە وەکو کوردستانیش کوردستان ئێمە بینیمان لە سەرەتایی شەڕی ناوخۆیە کۆچ دەستی پێکرد دوای ئەوەی کە شەڕی ناخۆ گەشتە ناشرینترین حاڵەتی خۆی کۆچی بە لێشا و گەشتە ئەوەی کە بۆ بە دیاردەیەکی زۆر جیهانی کە کورد بە تایبەتی کۆچی بە لێشاو لە کوردستانەوە ئەکرا بەرە و خۆراوە و بەرە وڵاتانی دراوسێ و خەڵک بێزارێکی گەورەی هەبوو ئەمە لە زاچیرەی ئینسانی ئێستاە کە تازە سەری هەڵداوەتەوە دیاردەی کۆچ لە زاچیرای ماوەتەوە کە تۆ لە باگراوندی تۆە کۆمەڵگەیەکی داخراوی تۆ کولتوریشی داخراوی سەرگردانێکی سیاسی تا ڕادێک تا ئێستا شەرماوە سەرگردانی سیاسیە تا ڕادێک سەرگردانێکی ئابووری ماوەتەوە و ئەم راپۆرتە دلیلی ئەوەیە کە هەموو ئەم شتانە تا ئێستا ماونەتەوە و ئەمانە جوێنەگرتن یان بێدەنگی یان نەبوونی ئیشکردنیشی زۆر ئەمەلیانە بۆ گەنج وای کردووە کە بەردەوام گەنج بیلۆ بکاتەوە ئەم وڵاتە جێبێڵێ بەردەوام بیلۆ بکاتەوە کە شوێنێکی باشتر ژیانێکی باشتر خەونێکی باشتر دنیابینیکی باشتر لە ڕوانینێکی باشتر سپاس دەکەم کەواتە بۆتە دیاردەیەکی خەتەر هەستەکەی نە ئێستا لە سەرەتایە بەڵام ئەم سەرەتایە زەنجێکی ئەوەیە کە پرسیاری جددی لەسەر کرێ و گفتوگوی جددی لەسەر زۆر سپاس کاک سعدی دیارە کاگاسە باسی هۆکاری سایکۆلۆژی کردو ئەو شتانە من تێبینیەوەکەم ئەمان بە زیاتر کە پرسیارم کرد یەکسەر هۆکارە ئەو هۆکارانەی کە پەیوەستە بە پەیوەندینەوان دەسەڵات و گەنجەوە هاتە بەرزەینیان ڕەنگە مێژێکە بەلەو معاشەرانەی کە لە ڕوانگەی ئەوانەوە دەسەڵات یەکێکە لە فاکتەرە زۆر سەرەکیەکان بزانین ڕوانگەی بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە چۆنە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان بەڕاستی ئەم بابەتێک کە ئێستا پێشکەشتاکرا و ڕێپۆرتاژێکی دووتەزێنە کە لە ناوەڕاستی ساڵی 2006 گەنج هەبێ لە وڵاتی ئێمە ئاوابیر بکاتەوە لە کاتێکدا ئێمە ئیمکانیاتی اقتصادی زۆر باشمان هەیە و مەناخێکی ئەمنی زۆر باشمان هەیە و لە هەموو شارەکانیش پرۆژەی ئاوادانکردنەوە و خزمەتگوزاری ئەگەر بە ئەندازەی کافیش نییە بەڵام فرسەتی ئیش زۆر دەکا وا بیر بکاتەوە لە کاتێکدا کە کورد لە قمەی دەسەڵاتی خۆیتی هەم لە بەغا شراکەتی هەیە لە حکومڕانی هەم لە کوردستان ئەو ناکۆچیانێک کە لە هەرێمی کوردستانی عێراق بوو لە هەفتی پێنجەوە بە یەکخستنەوە ئیدارە بەرە و یەک ئەڕوا و تواناکان یەکخراون بودجە و بەرنامەی یەکگرتوو هەیە بۆ چارەسەرکردنی کێشە خزمەتگوزاریەکان و خزمەت بە گەنج من بەلامەوە گرنگە هەموو لێکسراوان داوت دەکەم کە جارێکی تر داوەتان لێ بکەنەوە ئەو ڕێپۆرتاژیان پیشان بدەنەوە بۆی ئێمە ئەگەر وا تەسەور دەکەێت لە بورجی عاجی خەوتوین و ئاگامان لەو کێشانە نییە یا دەستگاکانی پەیوەندیدار راپۆرتی لەم بابەتیان بەرز نەکردوتەوە بۆی لە هۆکار و لە ئەم کێشانە و لە حەزمی ئەو کێشانە ئاگادار بینەوە پێم وایە ئێستا کاتێەوە هاتۆ بیلەوە بکەینەوە کە ئەم مۆزوع چارەسەر بکرێت من بەگشتیم پێم وایە کۆچ لە کوردستانی عێراقەوە دەستی پێکردووە لە ئەسڵدا کۆچ ئێمە دامەنهێنابی کۆچ بووە لە سەردەمی حروبی کە لە دنیا بووە چ لە ئەوروپا و چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چ لە ئاسیایی دوور تەنانەت ئەوەی کە پەیوەندی بێ ئەومەوە هەیە کۆچێکی منەظەمی لە ڕووی سیاسیەوە لە ساڵی 75 پاش مۆرکردنی ڕێکەوتنامەی ئەلجەزائیر و هەرسێنانی شۆڕشی ئەیلول دەستی پێکرد یەکێک لەوانە بوو کە ساڵی 75 ئێمە چەندین هزار کەس بووین کە لە وڵاتی جیاجیەکانی ئەوروپا وەرگیراین ئەو کاتە لەبەر ئەوەی ئیتفاقی جەزائیر کراوە دروستنەوە ڕزگاری لەبەر ناکۆکی نێوان خەڵک و دەسەڵات نا شەڕ شۆڕش بەردەوام بوو لەگەڵ عێراق ڕۆژێمی عێراق ئێران و عێراق لە جەزائیر ڕێکەوتن ئەنجامی ڕێکەوتنەکە کۆتایی پێهێنانی شۆڕشی کوردستان بەستم نەبوونی استقراری سیاسی نەبوونی استقراری سیاسی و لێ پرسراوانی عێراقی ئەوسا کە ئەحمەد حەسەن بەکر ڕێی سەرۆک کۆمار بوو سەدام حوسێن جەگری سەرۆک کۆمار بوو
بە عەلەنی تەسریحیان داوتیان و ئێستا بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان کۆتایی هات و ئیلە الئەبەد ئەو کاتە گەنجەکان ناکرد مەسەڵەن دەسەڵات تەمسیلی ویست و ئیرادە و داواکاریەکانی ئەمانەکات بۆی ئەم پرسیارمەبەستم ئەو کاتە ئێمە لە ناو لە شۆڕشی ئەیلول بڕیاردرا هەر یەکە خۆی ئازاد لەوەی بڕیاردا ئەگەڕێتەوە بۆ کوردستان مەبەستم ئەو وردەکاریە نیە مەبەستم وایە هەست ناکەی جۆرێک لە هاوشێوەی هەیە مەس ئەو کاتە نەبوونی استقراری سیاسی درست لێمە سەری کۆچی ئەوسا کێشەی سیاسی کۆچی پاش دەستپێکردنی شەڕی ئێران و عێراق و لە کاتی شەڕی ئێران و عێراق کۆچی اقتصادی بوو و بەشێکی زۆر لە گەنج عسکەر بوو ١٨ گەنجی عێراق عسکەر بووی کوردستانیش بەشێکی زۆر بووە فیرار مەجای ژیانی نەما مەجای ئیشکردنی نەما حالەتێکی سیاسی و حالەتێکی اقتصادی تا خەڵک کۆچی کرد ئەمەی ئێستا نە سیاسیە و کەمتریش اقتصادیە چونکە حالەتی اقتصادی لە کوردستان بەرەو باشی دەڕوە ئەوەی ئێستا پەیوەندی بە نەوعیەتی ژیان ئێمە ڕاستە لە ڕووی اقتصادی کراوەی لە ڕووی سیاسی هامشێکی فراوانتر هەیە لە پێشان بۆ کاری سیاسی بەڵام لەوە دەچی ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی کولتوری و ئازادی گەنج و مساهمەی گەنج و بەشداری پێکردنی گەنج لە پرۆسەی بڕیاردان و داڕشتنی شێوەی ژیانی خۆی لەوەی خەلەلەکەیە لە مەسائلی فکریش ئەگەڕێمەوە وڵات کاک سعدی سەرەتا مەسەڵەن دوو دیدگای جیاوازە بینی ئەمان بە تا ڕادەیەک مەسەڵەن تا ڕادەیەک لە ناومێدیان بەرامبەر بە دەسەڵات مەسەن کاک خالی دەڵێ دەسەڵات ئێمە دەسەڵاتێکە گوێ ناگرێت دەسەڵاتێکی مژدەدەرە بە مجەڕەدی و پراکتیکی مژدەکانی ناکا دەسەڵاتێکی بێپرۆژەیە دەسەڵات ئایندە بۆ گەنج دروست ناکا بەڕێز ئاسۆ شەڵێ ناومێدی بەشداری نەکردنی گەنجان لەو پرۆژە کە یۆتۆبیانەی حکوومەتاکە دەسەڵاتەکە ئەو باسیەکە یەکسەر مەسەڵ یەک نەقلەی زۆر جیاوازە بین لە قسەکانی بەڕێز کاک سعدیا کاڵە ئێستقرارێکی زۆر هەیە ئارامێکی زۆر هەیە کەشوهەوای ئاسایشی ئەمنی لەبار هەیە باشە بۆچی کە ئەم حاڵەتانە بەڕای بەڕێستان وایە بۆچی گەنج هەستەکە ئەم قسانەی تۆ لە دەرەوەی فەلەکی دنیاکەی ئەوانە کاکڕانج من واقع بین خۆمیش لە کوردستان دەژیم و جەنابشی لە کوردستان دەژی ئێمە ئەوڕۆ ناتوانین وڵاتی خۆمان عێراق و هەرێمی کوردستانی عێراق کە ژینگەی ئێمە وڵاتی ئێمەیە مقارنەی بکەین لەگەڵ سویسرا لەگەڵ سوید لەگەڵ نەرویج لەگەڵ هەوڵاتی بە مقارنە لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە مقارنە لەگەڵ ناوەڕاست و خواروی عێراق مەناخێکی ئەمنی هامشێکی سەقافی فراوان وەزعێکی اقتصادی باش لە کوردستانی عێراقەیە کە لە ناوەڕاست و خواروی عێراق نییە ئێمە هەمومان ئەبینین دەمینێتەوە ئایا ئەوە لە ئاستی ئەو تەوەقعاتانەیە کە ئێمە لە خطاب و وتارەکانی ڕۆژانەمان بە خەڵکمان داوە نەخر ئێمە تەوەقعاتی خەڵکمان زۆر بەرز کردیە بەڵام گۆڕانکاریەکانی کە خەڵک چاوەڕێتی بە تایبەتی گەنج کوچ و کوڕ چاوەڕێتی زۆر لەسەر خۆدا زۆر سپاسەکەمە گەڕەمەوەلات بەرز کاک خالی هەست بەپی قسەکانی کاک سعدی بێکەواتە ئەو چەند ڕستەی کە تۆ داد بەبەردەم بەبەر گوێی بینەرانی بەرنامی چاوی سێمە قسەکردنێکی نابابەتیەوە تا ڕادەیە قسەکردنێکە زۆر لە واقعەوە نزیک نییە من سەرەتا دەمەوێت قسەیە بکەم ئەم ریپۆرتاژە لای من ئەسەفە دەسەڵاتی ئێمە پێویستی بەوە بێ ئەم ریپۆرتاژەی بۆ لێ بدرێتەوە لە کاتێکدا ئەم ریپۆرتاژە وێنای چرکە بە چرکی ئەو کۆمەلگایەیە ئەم ریپۆرتاژە لای من ڕۆژانە دەبینرێ دەمەوێت شتێک بڵێم باس لە ئیمکانیەت دەکرێت ئیمکانیەت لەم کۆمەلگایەدا باشە بەڵام بۆ بەرپرسەکان باشە بۆ کوڕی بەرپرسەکان باشە بەڵام بۆ گەنج باش نییە کام بەرپرسە هەیە تەلاری گەورەی نەبێت کام بەرپرسە هەیە مۆنیکای گەورەی و کاکێ سعدی لە دوورەوە واقعەکە بینێ و لە ژیانی خۆیەوە موچەی ئەندامێکی مەکتەبی سیاسی سەرکردایەتی هەتا بۆ مەسئولی کۆمیتەی حیزبیش بەراوردی کە لەگەڵ موچەی گەنجێکە تەخەڕوز دەکات 150,000 دیارە موچەی مانگێکی یعنی من پێم سەیرە کاکە موچەی هەر یەکێک لەوانە با قسە لەسەر موچە بکەین بڵین تۆ موچە چەندە گەنجێکیش موچەی چەندە اقتصاد ژیانە یعنی گەنج حەقی ئەوەی هەیە لە ژیانی خۆیدا بگەڕێ تۆ ئایندەیەکت نییە ئیمکانیت فعلەن زۆر باشە دەبیندرێ هەموو ماڵەکان سکرێتیان هەیە بەڵام ماڵی بەرپرسەکان بەڵام گەنجی فەقیر کە لە زانکۆ دەدەچێ پارەی پێ نییە وحدەی موبایلەکەی هینکە و ئەم کۆمەلگا کار ناکا بۆ ئەوەی گەنج کاتە کارکترێک کە کارکتەرێکی زیندوو بێ لە کۆمەلگایدا و ئیش بکارێ هەوی بکاتە پۆلیس
کامانن ئەو پرۆژانەی لەو کۆمەلگایادا بنیادراون بۆ ئەوەی گەنج کارکتەرێکی زیندوی چالاک بێت بەشداری هەبێت لەو لایەنانی کە توانای گەنجی تێدا هین دەکات کوا پرۆژەی گەنج بۆ خەونی وەرزشی کوا پرۆژەی گەنج بۆ اخلاقی مەسەڵەن لێرەدا قسە بکەم ئێمە وا نەزانین پۆلیس ڕۆڵێکی پاراوێزیە لە کۆمەلگایەدا ئەگەر پۆلیس نەبێ مەسەڵەن استقراری و من ناکۆگنین لەگەڵ لایانی ئەمن کە بەپێی هەرمی ناکۆگنین لەگەڵ کۆڵەکە نەعەدالێتێکی شێ بەڵام ناکرێت موچەی پۆلیس ئەوەن دەبێ بەڵام موچەی مامۆستایەک 120 زۆر ئەگەڕێم وڵات زەین بەڕێز کاک ئاسۆر ڕایسیە لەسەر قسەکانی بەڕێز من هەڵبەت قسەم هەیە لەسەرەوە چکە بانگێشتمان کردی قسە بکەیت سەر ناوابەتەکەەوە پێم وانە و استقرارە هەبێ لە کوردستانە و ناستقراری وای کردووە خەڵک بێزارەکەەوە من ئێستا قسەی جدی لەسەرەوەکەم و خراپترین حاڵە دەوێتەوە خۆت مقارانە بکەی لەگەڵ ڕێزمە بە کاکسعدی بەڕاستی زۆرێک لە سیاسەکان وا بیرەکەنەوە خۆت مقارنەکەی بە ناوەڕاست و خواری عێراق دواکەوتوترین وێرانترین کاولترین شوێن ناوەڕاست و خواری عێراقا ئەمە حقیقەتێکە عالەمە زانیە منبعی تیرۆرە زانی تۆ ناتوانانی خۆت مقارنەکەی بەوە ئەمە لایەک بۆ ئەو وێرانەیە ناتوانانی مقارنەکەی بە کوردستانێک کە 15 ساڵە کورد حکومێکە و بە 15 ساڵەوە بە 16 ساڵی کاری لەسەر ئەمە لاشی من بابا خۆیترافی کرد یعنی ئێستا ئێرە ئاوەدانە وەزی باشە پاساڵە حکومەت شتی کردو ناکاکسادی تۆ ناوەڕاست وێرانە باشترین ئێمە بەڵام ئەم مقارنەیە ناتوانانی لەگەڵ هینابیکەی لەگەڵ خواری عێراق توانی خۆت مقارنەکەی بە وڵات بۆ دوورنا ئێران خۆت مقارنەکە بە سووریا خۆت مقارنەکە بە ئەوروپا بەڵام ناتوانانی خۆت مقارنەکەی بۆ نمونە ئەڵێن تیرۆر هەیە لەوێ لێرە نییە دەیدانی شەوەز زۆر باشە ناکرێ وا بڵی ئەو نەعەدالەتی لە کوردستانە هەیە ئەو یعنی بابێمەوە سەر و خاڵانە کاکڕۆژیان ئەو نەعەدالەتی لە کوردستان هەیە لە دنیای نیەزانی ئەزانی بۆچی کاخالید باسی ئەوەی کردکە کۆی موچەی گوێگری ئەوە بزانین بەڕست کاگاسۆ بۆچی پێوە ئەو نەعەدالەتی کە لە کوردستانە هەیە لە هیچ شوێنێکی ئەم دنیادا بەڵام پاش ئەم ناوبڕە بنێرە بەڕز و خۆشەویستەکان بۆ درێژەی دالۆگەکەمان پاش ئەم ناوبڕە دێنەوە خزمەتی بەڕز و خۆشەویست فەرمون. هەر ئەم حەلانە چەند تریاخۆرە بوو خۆم داوام کردووە لەسەر داوای خۆم پێشکەش یەکەم بە ئەختەری ژن خوشکم و مناڵەکانی و مێردی دووەمی لە ستۆکۆڵم بەزیای خێرە من نەکرد جا منیشم بە ژووری سۆنەرچیە لە هەر شوێنێک ماڵە مەسوولی لێبوو حیزبی لێبوو بە بلۆک هەڵێسن یا بلۆکە خڕە گەورەکان هەر ئەم دکتۆرە بەیانیان لە خەستەخانە حکوومیەکە بە خۆڕای فاسی نەخۆشەکە کەچی ئێستا بۆ ئەم بەلەفێڕەی تۆ خەریکە ئەم خاتە سەر ساجی عەلی و خانۆکەم پێ خاتە ڕاهنەوە وەرە سەیر بکە چییە حەتی خۆوانە هات ڕووکی تەواوە حەشتەبای لە بەرانیە ئایا ڕۆ خۆ چواردەوری ناوکی بەدەرەوە وەرە ئاغا تو حەزی لەو ساڵە وەرە سەیر ناکەم گەستیان سەیر ناکەم عیبەوە کەیسە ناتە لەوەتی کورد هەیە بە حیاتی نە هیچی داهێناوە نە هیچی داهێن بابا جارجار قژی دایانێت بەڵام بە شانەی بێگانە تۆ سەیریکە قژی کوردی بۆ یاخی من غۆلی شانەی کۆری جاوە لەسەر لەم مەحزە لێ دەکە خۆم بە خۆمم کرد بەربەرانم کان ئامۆزاجان نەقلی حدودی لە ڕەوگانم کان ئامۆزاجان ڕاستەکە مەسوول نابێت زۆر قسە بکە مەسوول لەبێ گوێ بگرێ گوێ لە چی بگرم تۆ نەهاتی مقابلەی من بکەی دە من نهائیەن ئیمانم بە مقابلە نییە کەمالەدین عوسمان ئێجا چی تایە چۆن چی تایە ئەمە هەر مختار نییە مدیر عامی وەی 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 ئەغا خوا بکە بێوەی بین یعنی فەرقی نوری سەعی و نوری مالکی چییە هاتی و بەر کامێرە نەبووە شەخشەخێنم پێ زانی چی زۆر بەلەزەت و بەتامە طبعاً بەرنامە دووبارە سڵاوتان لەبێ بینەرە بەڕز و خۆشویستەکانی بەرنامەی چای سێم ئەزانم لە دایلۆگێکی لەم جۆرە و زیندودا کە پەیوەندی بە هەموو ماڵێکی کوردەوە هەیە و پەیوەندی بە هەموو تاکێکی کوردەوە هەیە بە پێویستی ئەزانین پێوی بەڕز و خۆشەویستیش بەشداریتان هەبێ بۆ مەبەستە دەرفەتێکمان بۆ فراهم کردوون کە ئەتوانن بە شێوەی کورتەنامە لە ڕێگای ئاسیاسیەڵەوە بە ژمارە 16 بەشداریتان هەبێ پرسیارەکەشمانەوەی لە پشت دیاردەی کۆچی گەنجانەوە کام لەم هۆکارانە زۆر سەرەکین. ئەگەر هۆکاری ئابوووریە ژمارە 1 بنێرە ئەگەر هۆکاری سیاسیە ژمارە 2 بنێرە ئەگەر داخرانی کەلتوریە ژمارە 3
فەرمونون ئێستا بەرداوامی لەگەڵتان بەڕێز کاگاسۆ بزانین بۆچی پێ وایە هیچ شوێنێک نییە لەم دنیادا کونج و کەلەبەرێک نییە بەقەدەر کوردستان نەعەدالەتی وەک دنیا خەسڵەتی پۆزتیڤی تریش کەوتت هەڵبەت ڕەنگە کۆمەڵشتی پۆزتیڤ هەبێ لەنا کوردستانە ئەوە شتێکە ڕەنگە دەسەڵات خۆی باسی بکە یان ڕاگەیاندن و میدیاکانی دەسەڵات خۆی باسی بکە بەڵام ئەکرێ ئێمە باز لە ڕخنەی خۆمان و ئەو حاڵەتە نێگەتیڤێکە لە کوردستانە باسی بکەین ئەو نەعەدالەتی کە لە کوردستانە هەیە هەر لە ئەگەر گەنج دابشکەین بەسەر کۆمەڵێکە ئەو پێکاتەیە تۆ وەکۆی کە خالید باسی کرد موچەی کە خڕیجێکی زانکۆ کە لە دنیای نابێ وابێزانی خڕێجێکی زانکۆ بەقەدەر لە 120 بژێوی ژیانی نییە ئەمە حقیقەتێکە کە $100 وەرەگرێ بەرامبەر موچەی بەرزی موچەی بەرزی لە بەرامبەر سێمە عەدالەتە بەرامبەر موچەی بەرزی کادری حیزبی و حکومی کادری ناو حکومت و بەتایبەتی وەزیر و پەرلەمانتار وەمانەیە نەعەدالەتیشی گەورە هەیە ئەمە یەک دوو لە پاڵیا تۆ ئەم نەعەدالەتیە لە پاڵیا تۆ بژێوی ژیانی تاکە کەس لە کۆمەڵگەیە زۆر گرنگە تۆ چەند ئەتوانی بژێوی ژیانی تاکە کەس لە کۆمەلگای دابینکەین ئەو کاتە ئەتوانی بڵێ کۆمەلگەیەکی پێشکەوتون توانیمە نەعەدالەتی چارەسەر بکەم ناو کۆمەلگەکەیە ئەمە وەکو بژێوی ژیان و فراهەمکردنی بواری خوێندن یان فراهەمکردنی خوێندن بۆ هەموو ئینسانەکان تۆ لێ شاوێک من باز لە تەلەڤیزیۆن زانکۆ مەحەدە ناکەم لە پاڵیا کە دنیای گرفت و کێشەی منهەج و خوێندن و هەموو شتێکیان هەیە لە پاڵیا تۆ لێ شاوێک خەڵکی ڕاستبت هەیە لە وڵاتەیە لێ شاوێک خەڵکت هەیە مەکتەبی تاوا نەکردەوە بۆی تاوا نەکرەوە لەبەرچی لەبەر بارودۆخی ئابووری سیاسی بارودۆخی کللتوری و فەرهەنگی و بژێوی ژیان و هەموو ئەمانە پێکەوە ئەم نەعەدالەتیانە نەعەدالەتی لە بژێوی ژیانی ناو بازار و کڕین و فرۆش و هەموو شتێکی لەو جۆرەیە نەعەدالەتی لە دابینکردنی خان و لە دابینکردنی استقرارە ئەمە هەموو ئەم نەعەدالەتیان نەعەدالەتی لە سەفەرکردنە بۆ نمونە هەموو ئینسانە سیاسیەکان ناتوان سەفەرکەن بەڵام توی گەنج ناتوانانی سەفەرکەی ئەوە ئیمانی ناهێت باشە ئەگەر وڵات بەڕست کاک سعدی کەواتە کە ئەگەر قسەی ئەم گەنجانە بەم جۆرەیە بۆچی لە سەرەتای قسەکانتەوە لە کاتێکا کوردستان وەز و حاڵ و گوزەرانی خەڵک ئاواییە بە قسەکردنێکی پۆزتیڤ تەنیا دەستت پێکرد نا پۆزتیڤ بەم شێوەیە کە بە مقارنە بەڵام ئەگەر برێ کێشەی گەنجی ئێمە چی ئەمڕۆ گەنجی ئەمڕۆ لەسەر مەوزوعی زۆر کەم دەرامەتی یان بڵێن تەنگژەی سیاسی نییە سەفەرەکە بەشی زۆری لەبەر ئەوەی نەوعیەتی ژیان لێرە ئێمە وەکو کۆمەلگایەکی پاژماوەی دەرەبەگایەتی تا ئێستا لە بەشێکی زۆر لە کۆت و زنجیرەکانی کۆمەڵایەتی نەجاتمان نەبووە یەک دنیا ئەبێ و نابێ هەیە یەک دنیا مەشاکل هەیە کە ڕوبەڕووی گەنجان بتۆ لە ساڵی 2006 لە هەزارەی سێم کە لە هیچ جێکنیا نەماوە گەنجی ئێمە خەریکەوە بوو گەنجەکانی سعودیە وڵاتەکانی تری خەریک لە ژوورگانێکی و خەریکی کلیپ و خەریکی ڤیدیۆوی ژیانێکی خەیاڵی بۆ خۆی تەسویر بکە بەڵام کە لە ژوورەکەی دەرەچێ بچوە بۆ بازار پێ ئەنێ بۆ دەرەوە بۆ کۆڵانەکە تا ئێرە دەکەوتە ناو زڵکا و هین ئەمە لە زەوقی دەدا یان دەیەوێ یەکێ لە هیوایەتەکانی خۆی ممارەسە بکە بچی لەگەر چار ڕەفیقی دابشی لە جەیەک شوێنێکی ئەو تۆی گەنجانە نەکراوە بە تایبەتی لە دەرەوەی شارە گەورەکان پێمان وایە گەنج بەس لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکەیە ئەی کەلار ئەی کفری ئەی ڕانیە ئەی ئامێدی ئەی سمێڵ ئەی ئاکرێ ئەوانەش هەموو گەنجیە ئەی لادێکان هەمووی گەنجیە من پێم وایە ئێمە ئەگەر بمانەوێت لەسەر سیستەمی وڵاتانی سۆشیالیستی کۆن بڕۆین بەس عاسیمەکە و شارە گەورەکان جوان بکەین واز لە قەزا و ناحیە و ئەو جیانەی تری کە گەنجی لێ و مارەسەی دەکەن بێنین ئەو کاتە وەکو مەوزوعی ڕانی لێدێ وەکو ئەوی کەلاری لێدێ کە ژمارێکی زۆر لەو دوو مەنتیقەیە سەفەریان کردێ بۆ هەندەرە بەڵام ئەڵێن نەکەلار و هەمووی ئەماگە بمانەوێ ئێماگە بمانەوێ کێشەی گەنج کۆتایی پێبین دەبی مراجعەیەکی جەزری منهەجی مەکتەب کڕووکرد مەکتەبی کچان مەکتەبی کوڕان مەکتەبی کچان تا دەگاتە عمری جامعە لە جامعە تێکەڵەکرێتن هەمووی حۆلەری سیاسیەکان کە مقصرن قسەتە بەڵێ مقصرین زۆریش مقصرین کە زۆری شتێ بۆ وتم ئەم راپۆرتاژە پێویستە بۆ هەموو لایەک لێ بدرێتەوە بۆ ئەوی تێبگە لەو چەند ساڵی ڕابردوو معالەجە کراوە هیجرەت کەمتر بووەتەوە بەڵام هێشتا معالەجەی کامل بەڵام ئەو ئاسا ئەمە بێ ئاگایی نییە ئەمە نەهجە چۆن خەڵک ماڵی خۆی وێران دەکەن هەر کاگاسە ئەزانێ ئەوە خەڵک ماڵی خۆی وێران ناکە هەر کەسێک دێوێت
وڵاتەکەی لە گۆڕاندی بەرەو پێش بڕوە حیزبەکەی بەرەو پێش بڕوە و شەڕی تەغییر بباتەوە پێویستی بە گەنجێک بەبێ گەنج شەڕی تەغییر نابرێتەوە شەڕی گۆڕانکاری نابرێتەوە هەتا هێوارەیەکێتی نیشتیمانی پارتی حیزبەکانی تر باز لە گۆڕان بکەن ئەگەر نانەوێت کێشەی گەنج حەل بکەن گەنج کەسب بکەن دامەزراوی گەنجانە دروست بکەن ئازادی بە گەنج بدەن کە تەکوینی شخصیەتی خۆی بکە بەشداری نەکەن بە گەنج لە پرۆسەی بڕیاردان نەتەغییر دەبێەوە حیزبەکان وردە بەرەو دواوە دەڕۆن ڕەنگە حالەتێکی وەکو حالەتی جەزائیر دروست بێ ئەوەی کە جەبهەی تەحریری جەزائیر لە بەردەستی ئیسلامەکان هاوارهاوەیەک پرسیارەکەم جۆم لێ بگرە پرسیارەکە من بڵێم بەوە هیچ کەسێک هیچ گەنجێک ئەمڕۆ بە 150,000 دینار نەخانووی پێدەست دەکرێت نەخێزانی پێدەست دەکرێت نەدەتوانی پاشەڕۆشیش باش بۆ خۆی تەمین بکە بۆیە ئەبێ مراجعەیەکی جەزری بنەڕەتی لە مەسلەی دابینکردنی ژیان پێوە بگونجێندرێ لەگەڵ سعری کە لە بازار هەیە ئەو خانووی کە ساڵی 2003 بە 50,000 دینار بوو ئێستا بە 400,000 دیناریش بەکرێ ناگیرێت کام گەنج ئەوڕۆ بە 150,000 دینار ئەگەر هەردووکیان ئیش بکەن خۆی و هاوسەرەکەی دەکات 300,000 دینار خانوویەکی 450,000 دیناری پێدەگیری ئەوە دەبی بە کاملی مراجعەی بکەین وەکو وتم دەبی لە مەسلەی زۆر سپاسەکەم بەڵام من پرسیارەکەم لە مراجعەیەکی باشی منهجی دراسی من کاتێک میوانەکەم ڕائەگرم کە هەست بکەم مەسەڵەن قسەکانی گەیشتووە و بینەران تەفەهومیەکەن لەبەرەوە من پرسیارەکەم بەڵام پرسیاری جەوهەری لێرە ئەوەیە قسەکانە فعلەن زۆر جوان بوو مەسەڵەن کاتێکە بەرپرسانی کوردیانە سەر تەلەڤیزیۆن فعلەن محەلیلێکی زۆر باشن هەستەکەم لە مەجای پەروەردەیە شارەزان جوان تیۆریزەی دیموکراسیەکەن لە ئیدارەیە شارەزان بەڵام بۆ ئەم قسانە مەسەڵەن هەر قسەی تیۆریە کە ئەم هەموو شتە ئەزانن بۆ نایکەن بە بەرنامە پراکتیک بکەن پێم وایە مۆزوعی ئەوەی کە پەیوەندی بە مەنهەجە ئێستا وەزیفەی حکوومەتی یەکگرتووە ئەوەی ئەمن جێم لە وەزیری تەربیەی نوێ بووە یەکێ لە ئیشەکانی ئەوەیە کە لە یەکدومانی داهاتوو خۆی ئامادەکە بۆ کۆنفرانسێکی تەربیەی بیرکردنەوە لە مەنهەج ئەسڵن ئەو کێشانەی کە بوونەتە کۆت و زنجیر لە بەردەم پێشکەوتنی بواری پەروەردە چارەسەری بکە یەکێک لەو کێشەکانی حکوومەت کە مەسلەی پلاندانانە بۆ چارەسەرکردنی کێشەی بژێوی ژیان و سعر هیچ مناسبەیەک لێ دەبین دەبین نەوعێک لە تەوازن هەبی لە نێوان نرخ لە بازار و داهات معاشی مۆزە ئێستا فەقیرترین شەریحە کارمەندە زۆر سپاسەکەم بەڵام بەرز کاگاسە بەرز کاکالی بۆچی ئێوە ئەڵەی کە پۆستەکانتان یا کورسەکانتان گۆڕیوەتەوە کاک سعدی ئەحمەد پیرە قسە لەسەر هۆکاری کەلتوری و ئابووری ئەکات لە کاتێکە ئەو کەسێکی سیاسی ئەوش قسە لەسەر هۆکاری سیاسیەکەن لە کاتێکە اختصاسەکەتان عکسە ئێوە خوێندنەوەتان چییە بۆ قسەکانی من خوێندنەوەیەک دەدەم دەسەڵاتی سیاسی کوردی بە یعنی بە شێوازێک لە شێوازەکان کار ناکا بۆ ئەوەی گەنج لە دەسەڵات یا بەشداری سیاسی پێ بکە بۆ لەبەرەوەی دەزانێت بوونی گەنج واتە گۆڕان بوونی گەنج بەتایبەت لەم قۆناغەدا زمینەیەکی تازە دەڕەخسێنێ ئەو لە خۆی دەترسێت ئەو لە واقعی مادی خۆی دەترسێت ئەو لە واقعی پایی کۆمەڵایەتی و پایی سڵتەی خۆی دەترسێ ئێستا ئەو ئێستا یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان کە کراوە بۆ معازیادی خۆیانە خۆ بۆ گەنج نییە خۆ ئەوان نایان پرۆژەیەک تحلیلکەن بۆ ئەوی کە کار لەسەر گەنج بکەن کەواتە من گومانم هەیە لەوەی کە سیاسەتی کوردی دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا ئەو دەسەڵاتە بێت کە بەو شێوازە تەفەهومی قەزیەی گەنجی کردوێ فعلەن کە دادەنیشن لە بەرامبرت هیچ شتێک نایڵنەوە وەکو تۆ باز لە کێشەکانی گەنج دەکەن بەڵام دوجار ئەمە ئەم مراجعەیە کەی دەکرێت ئێمە 15 ساڵی بەسەردا تێپەڕین یعنی ئەمەش واو ئێمە لە بەرامبەر کۆمەڵێک کێشەداین پلانی حکوومەت چێ بۆ ئەم مەسەلەیە ئەم پلانە کەی جێبەجێ دەبێ ئەم مژدەیە کەی تەواو دەبێ ئەو وەهمە کەی کاری لەسەر دەکردێ یعنی ئینسان من بەش بە حاڵی خۆم بێتاقەت بوومەوە بێتاقەت بووم لەوەی ئەوەندەی گوێم لە دەسەڵاتی سیاسی کوردی بێ ئێمە گەنج ئاوایە لە لامان گەنج هەوێنە ئاوە دەکەی تۆ کاکە کۆمپیوتەرێک نێ لە یەک قەزا کۆمپیوتەری پێ بکە ئێوە باسی سی دەکەن یعنی لەم کوردستانە من نمونەتان دەدەم یەک قەزایەک یەک کۆمپیوتەری لێ نییە گەنج خولێکی کۆمپیوتەری هەبێ من بە بەڵگە پێتان هەیە مەکتەب دە کۆمپیوتەر و پاز دە کۆمپیوتەری نەبی بەڵام ئەڵێ وانە ئەو مناڵێم سنتەری ڕانیە کۆمپیوتەریە چۆنی ڕانیە سنتەری گەنجانی ڕانیە 25 کۆمپیوتەر بەڵام بەس لە بەشی کۆمپیوتەرمان و بەشی ئینتەرنێتمان
ئێمە بەشی زۆرمان هەیە بەڵام ئەمە بەس مناڵپارێزی کوردستانە کە هاتووە لە ڕانیە سنتەرێکی دانا و کۆمەڵە گەنسود ئەمان بیر لەوە ناکەن لە دەرەوەی بەتەکیید من باز لەوە دەکەم لە دەرەوەی ڕانیا من باز لە گەنج دەکەم من ناحیەت پێ دەڵم کۆمپیوتەری لێنە کاکە کوڕم نەک کۆمپیوتەری و باس چی دەکەن گەنج منفەزێکی نییە لە ناحیەکی وەکو کفری لە ناحیەکی وەکو سنگەسەر لەم قەڵاتزەیەی کە بە حساب قەڵاتزەی 2000 شەهید و 3000 شەهید و ئەوانە بڕۆ گەنجانی ئەم شارۆچکەیە ببینە ئەو جا تێدەکەی کە گەنجی ئێمە نە یاریگایەکی هەیە نە مەلەوانگەیەکی هەیە نە کۆمپیوتەرێکی هەیە نە کافتریایەکی هەیە نە سنتەرێکی هەیە ینی من تێناگەم پرۆژەی حکوومەتی ئێمە کەی بەو شێوازەدا ڕێژراوە کار لەسەر ئەوە بکات کە سنتەری گەنجان تەبەنی بکە پرۆژەی گەنج لە شار و شارۆچکەکان گەشە پێ بدا بە تەکیید قسەیە کرا گەنج لەو چاویلکەوە دەبینن کە لە سلێمانی و لە هەولێردا ئەویش ئەو بەشەی کە نزیکە لە خۆیانەوە بەڵام گەنجە هەژار و بەسە زمانەکە ئەوان نایبینن ئەلە ڕیپۆرتاژە دەڵێن وەڵا بە بەرپرسەکانمان لێبینەوە باوی بینن ئەمە حقیقەتی 15 ساڵی گەنجە ئاوادەژی ئەمە دوای 15 ساڵ لە دەسەڵاتی سیاسی کوردی ئەمە گەنجە توشدوێ لێ دەگری دەڵێ من خەونەکانم نەخەونەکانم نەبەهرەکانم من گەنجێکم مەحرومم لە هەموو شتێک گرفتی پەروەردەی هەیە گرفتی کەلتوری هەیە ئەمە تا ئێستا ئێمە هەر لە پەلەکی قسەکانی وەڵامی پرسیاری یەکەم جارە هەر ئەخولەینەوە بەڵام بەرز کاگاسە با پرسیارێکی تر بکەین ئەکە ئەم حاڵەتە واهیە بۆچی مەسەلەن یەک کەس لە بری هەموو ڕانیە بیر بکاتەوە لە مەسەلەن جەناب لە بری هەموو گەنجبەی قسە بکەیت ئەمانە مەسەلەن ئایا گەنج بۆ هەڵوێستی نییە مەسەلەن ئایا هەڵوێستەکەی بە جێهێڵانی وڵات بریتە لە ڕەتفعل بەرامبەر بەم شتانە ئەمە هەڵوێستەکەیتی جوانە ئەو پرسیارە زۆر جوانە هەڵبەت من شتێکی ئەریک فڕۆمێنەوە لەسەرەوە ئەڵێ جیاوازێکی گەورە هەیە من لە زۆر شوێنە باسمەوە کردووە جیاوازێکی زۆر گەورە هەیە لە نێوان ئاژەڵ و ئینسانە ئینسان کاتێک ئەکەوێتە نین ئاژەڵ کاتێکێتە بەرمەترسی ئەو شوێنە جێ ئەهێڵە و هیچی تر تاو بەڵام ئەڵێ ئینسان کاتێکێتە بەرمەترسی ئەتر ئەو مەترسیانە لە دنیای مۆدێرنا کۆمەڵی مەترسی گەورن مەترسیەکان زۆر جیاوازترن لەوەی تۆ پەلاماری یەشێک بی مەترسی کولتوری هەیە مەترسی فەرهەنگی مەترسی سیاسی مەترسی ئابووری مەترسی تیرۆر مەترسی ژیان خۆی بۆ خۆی چەند مەرگ مەترسیتە ژیانی شێندە مەترسی گەورە دروستەکە ئەڵێ ئینسان بەر لەوەی ڕاکە لەو شوێنە بیری لێکاتەوە کە ڕاشی کرد هەر بیر لە ئایندا هاکاتەوە ینی بیرکردنەوە خەسڵەتێکی گەورەی ئینسانە کەواتە خۆی ئاستی بەرپرسیاریانە نانە مەبەستم ئەو ڕاکردنە ترسە لە زۆر شت ترسە لە ئایندا ترسە ئێستا ترسە لە بژێوی ژیان ترسە لەو فەرهەنگە داخراوە ترسە لە کولتورە داخراوە ترسە لەوەی کە کەس گوێری ناگرێت ئەمە یەمەوە سەر ئەوەی کە هەڵوێستی گەنج بۆ هەڵوێست وەرناگرێت بەڵام ئەوانش کاتی خۆیان کە گەنج بۆ ئەوان ترسەکان بریتی بوو لە ڕەتفعلێک بەرامبەر بۆ دەسەڵاتە و بۆ دروستکردنی گۆڕانێکی ڕیشەی ئێستا ئێمە ناتوانین بۆ نمونە گەنج ئالیەتی خەباتەکەی بگۆڕێ مساهمە بکە بەشداری بکە لە دەسەڵاتە ڕێکی بخات پرۆژەی پێشکەش بکات جوانە هەڵبەت من پێم وابوو پێم وایە دیکتاتۆر لە عێراقا ئەمریکانەی ڕوخانایە بەهێزی سیاسی کوردی و نەعەرەبی و نازانم چی هیچ ناڕوخا هێزگەلێکە بوون لە ئێران ئەم هێزەتر هێزی پێشمەرگە ئەمە بەستەوە وەڵامەکان مەبەستەوە بۆ وەڵامەکەی من نەرێ و ئەمانی هیچیان نەکرد جیاوازێکی گەورە هەیە جیاوازێکی گەورەیە کاکڕنج با ئەم جیاوازی سیستەمی دیکتاتۆری لەگەڵ سیستەمی نادیموکراتیا جیاوازی گەورە هەیە دیکتاتۆر لە عێراقا دیکتاتۆرێتە بوو کە سەر لەبەری ژیانی داگیر کردو بەڵام سیستەمێکی تر هەیە لە کوردستانە کە سیستەمێکی نادیموکراتە کە شێوەیەکە لە کەواتە گەنداتۆریەت شێوەیەکیشان نادیموکراسیە تا قسەکان تێنین کەواتە مثلا ئەو خەسڵەتە پۆزتیڤانەی کە عکسی قسەکانی من کەوتم ئایا نامەسئولە ئایا خۆی هەوڵی تەجاوزکردنی هەیە ئایا خۆی مشارەکەی کردووە بۆ کە ئەم دەسەڵاتە ئەوەنە نەگەتیڤە مشارەکەی کردووە بۆ چاکسازی کەواتە کردوێتی و ئەو حکوومەتەکە دیکتاتۆرە دەسەڵاتەکە حەزەکەم جوابی ئەوت بەمەوە یەک شت هەیە زۆر گرنگە بەلامەوە من لە زۆر نووسینی و کتێبەکانی خۆم باسم لەوە کردووە کە حزب لە کوردستانە ڕوانینی حزب لە کوردستانە ڕوانینی داگیرکاریە بۆ سەر لەبەری کای و پێکاتەکانی حقیقت دوایە مەسەلەن لە نەتیجەی مۆنۆپۆلکردن و دیکتاتۆریەتی دەسەڵاتەوە گەنج ئەو کائینە پۆزتیڤەنیە کە بۆ چونەیەکێکە لە سەرەبی هیجرەتی گەنج سەرەبی ئەوها بەناوی نووسەر بەناوی نووسەری بەناوی خاوەن فکر یەکێکە لە سەرەبی گەنج کەواتە پێ دوایە نووسەری مۆزای قسەی وا ناکە چۆن قسەی وا ناکە تۆ گەنج داوا دەکەیت بێ هاوکاری کە بێ مزاهرە بکە بێ دەرگای ماڵەکان لە مەسئولین بگرێت بێ بڕوا لە مەکتەب ئێعتسام بکە ئەگەر کێشە هەیە بۆی چارەسەر بکەیت منیش دەزانم کێشە هەیە لە قەڵاتزەی یاریگاکەمە ڕاستە بەڵام هەر یاریگایت لە قەڵات تورکاوە بەشێکی لە پارەکەی من تەمینم کردو چۆن لە زمانی ئەمە قەڵاتزەی هەکە ئەو نەفقاتی کە دەیکەی نییە
ئەو نەفیقاتی ئەی کە دەیکە ئێستا ئەو دەڵێ ئەسڵەن کوتی چی نەکردووە پێشمەریشی چی نەکردووە هێزێکی تر هاتووە ڕزگار و ئێمە هاتنە سەر حازرە چوو بوونە داگیرێ بابەت و تۆ دەڵێ لە قەرازدە ئەسڵ دروستکەوە من پارەمێناوە بۆی ئەواتم بۆ ئیفتتاحی برێک کەمە باش تۆ لە ئەوروپا ڕازن من لە ئەوروپا نەژیاوە من 15 ساڵە لەگەڵ ئێوە لە وەرتی هینە لێرە نمونەت پێ بڵێم تا ئازەکەم شتێکی بڵێم بۆی ئێمە بەگەنجەکەم من ئەزانم گەنج کە ئێمە باسی گەنج دەکەین لەبەر ئەوەی پاژماوی دەکەین لە گەنجان مەبەستمان کوڕەمە بەسمان کردنیە ئەوە یەکێ لە غەڵەتە گەورەکانە هی دووەم بەز دەتەوێت من دانیشی جنێ بە حکومەت دێ من مشکلەکان باسەکەم تاریخی مشکلەکان لە پێ دوانیە بەشێکی زۆری منطقی حکومەتی ژامەیە مەسەن هەر کەس هەر کاتێ ڕێیکی مخالفی خۆتە بیستکار ئەڵێ هەرزەکانە ئەڵێ مناڵە ئەم حاڵەتەوانیە بەرە چاکالی باڵی خۆتە دووەرگر بزان کاکاری باشە فەرموو بە مقارنەی پێێنێ مەسا سێ جیلین لە حیات یەکیان جیلی پێش من یەکیان جیلی من یەکیان ئەوانە وانە منیش گەنج مەعینی بە دەوری ئەوانەدا ڕۆشتی لە جوندیەتیەوە دەستمان پێکردی هاتاتنی ئێرە یعنی لە ئەندامێتی حیزب و لاوان و گەنجان و نازانم چی بزانین جیلی پێش ئێمە چی تەسلیم ئێمە کردیە و ئێمەش ئێستا چی تەسلیمی گەنجانی ئێستا ئێمە ئەوەی ئیستیلاممان کردیە اتفاقی جەزایر تێکچوونە ئاوارەگیە 4500 دەی وێرانە دنیای سزنە قەبری جەماعیە لەو 6 ساڵە کە ئێمە هاتوین ئێمە تەسلیمی ئەمانەکرد ئێستا کە دەڕۆی بە مەسئولی لەدایک نەبووینەوە ئێستاش کە دەبوو نابێنە حەزەکەم زمانی بەڕێستانەوە پەرلەمانە حکوومەتە وڵاتێکی نیمچە ئاوەدانە مەناخێکی سەقافی فراوانە کە دەکرێت زۆر چاکتر بکرێ و گەنجان بۆ خۆیان چۆنی چاک دەکەن چاچکەن وەکەم و کوڕەکان هێشتا تاوانە بۆ ئێمە نیوەی ڕبعی پێویستیەکانی خەڵکی کوردستان یا ئەوەی خەڵکی کوردستان مستحقە نەکراوە ئێستا بەڵام ئەوەی کراوەش شتا لە جیاتی بین هاوکاری یەکتری بکەیت لەگەڵ گەنجدانیشی کێشە گەنجەکان بۆ ئەوانی کە حکومڕانی دەکەن لە کوردستان ئیستیرات کراون غێر کەس و کاری ئەمانن کە دانیشتون باش ئەو هەموو شتێک کاکسعادی بۆ بەی خۆتانی من کۆمەڵی ملا حەزەمەیە هەڵبەت باز لە ئەوەکە ئینجازاتی ئەوەی کە لە دوای ڕوخانی ئینجازات باز بۆ تەرجمەی تعریفەکەی ئێمە دانیش خۆ نەمردوون من ئەڵێم ئەمانە کراوە زۆریش ماوە بکری ئەتو بۆ باشە کاک سعدی جان یەکشت هەیە ئەوەی کە کراوە پەرلەمانە دروست کردووە وەکو خۆی بێدەنگیم هەڵ وەبژاردو پەرلەمانێک خەمی معاشی خۆی حکومەتێکم دروست کردووە حکومەت من دەنگم بە حکومەتەوە بەس حکومەتێکم دروست کردووە جۆ لە هیچ شتێ ناگرێ زانانی ئەمە حکومەت نییە چۆن ئەم حکومەتە گۆڕی کاکە تو من ئەڵێم دەسەڵاتی حیزبی لە کوردستانە دەسەڵاتێکە سەر لەبەری کایە ڕۆشنبیری و سیاسی و ئابووری و هەموو شتێکی داگیر کردو کاکە سەر لەبەری بەڵام تۆ پێدوانیە کە ئەڵێ بیگۆڕە ئەڵەی بەچی بیگۆڕم گەنجی زەڕوی سفرەکەی تۆ پێدوانیە مەسەڵەن بە ناوی گەنجەوە کە ئەڵەی چۆن بیگۆڕم ڕەنگە گەنج لە خۆی ڕاببینە ڕاستە کاک ڕەنجبا دووشت ڕاستکەمەوە کە کاک سعدی وتی من وتم دیکتاتۆر لە عێراقا ئەمریکانەی ڕوخانە کەس نییە ڕوخان بۆ تۆ کاتێک هێزێکی سیاسی هاتوویتە سەر حکم کۆمەڵی هێزی سیاسی هاتوونە سەر حکم ئەم هێزە سیاسی ئەبێ زۆر جیاوازتر بێ بەخۆی بچێتەوە کە سیستەمی دیکتاتۆری لەبیر خۆی بێتەوە ڕوانینی دیکتاتۆریانە لەبیر خۆی بێتەوە ڕوانی دیکتاتۆری چیە سیستەمی دیکتاتۆریەوەی کە سەر لەبەری ژیان داگیرکەی دەستگا ڕۆشنبیریەکان هەمومان نەزانین هەمووی یەکێتی پارتیە دەستگا من پرسیارەکەی من ئەوەیە بۆ لە مایسی 1960 تا گەنج توانی مەسەلەن فەلسەفە و بیرکردنەوەی فەڕەنسا بگۆڕێ بۆ لێرە ئەوە دەمای وسانە قساکەین چەند خەتای دەسەڵاتە هێندەش خەتای گەنجە و حەقیقەتێکە گەنج بۆچی من ئەمێ باز دەوە بکەم کە شتێک هەیە ڕاستی کەمەوە سەبارەت بۆی کە چەند دەسەڵات چەند کێشە و گرفت و شتی کلتوری و فەرهەنگی و سیاسی و ئابووری بۆ گەنج دروست کردووە لە پای ئەوە گەنج فەرهەنگیە ناتوانێت کۆ بێتەوە گەنجێکمانی وەکو گەنج ئێران بتوانێت فەرهەنگیان کۆ بێتەوە گەنجەکە بێت لەسەر ئەساسێک بتوانێت کۆ بێتەوە لەسەر ئەساسێکی فکری و فەلسەفی بتوانێت ڕەنگڕێژی ئەو کە یەک شتەیە کە زۆر گرنگە کاتە بەپێی ئەم منطقەی تۆ بێ کاتە بەپێی ئەم منطقە بێ مەسەلەن حکوومەت و میلەت سەر و کڵاوی یەکترن ڕێک شایانی یەکترن بەپێی ئەم منطقە بێ ئەس یەک حاڵەتەیە ئەڵێ هیچ گەنج هیچی نەکردووە من ئەڵێم گەنج شتی زۆر کردووە لە نائومیدیشی گەورەیە گەنج بۆ نمونە گەنج ئەو قسەیەکی ئێستا هەیە بەعام ئەو قسەیەکی ئێستا هەیە گەنج کە شتێکی نەکردو بۆ حکوومەت بیگۆڕێ یان بیگۆڕین ئێمە
ئێمە چەندین جار بە هەزاران ئیمزا کۆمانە کردو ئەمانای ئەنجومەنی وەزیران یان حکومەت یان پەرلەمان هەر وەڵامیشی ناینەوە مامۆستایان چەندین خۆپیشاندانی هەر وەڵامیانە ئەنجا من یەکێکم وەکو ئاسۆ جەبار خەت پشتگیری یان پشتیوانی خەڵک ناکەم بێنە سەر جادە و فەرتەنە بنێرەوە با ئەوە دروست نەبێت باشەکە سادیتر بۆ ئەڵێ هیچی نەکردەوە خەباتی عەسری ئەم خۆبریتیە لە کلاسیک کۆفەڵگرتن بە نوکە قەڵەمێک ئیمزایەکەکە ئەڵێ بۆ نمونە ئەوە ئەڵێ کردومانە چێ دەرەیتی نەکردو من باسم ئەوە نییە باسم ئەوەیە تۆ ئازادی لەوەی مەبەستم نییە تۆ نەوە تۆ هیچی نەکرا من ئەڵەم بۆ مەسەلەن بۆ ئەڵێ بیگۆڕە ئەڵێ من بەم ئالیەتە ئیشەکەم ئەڵێ و ئالیەتەم لێ قبول ناکەم باشە گەنج ئێستا مەجای چی بکە ئەڵێ لێم قبول ناکەوە ئێمە دوو گەنجی ڕێکخراومان هەیە گەنجمان هەیە گەنجی حزبی وای ینی حزب الواحد وەکو فۆتۆکۆپی حزبەکەیتی شمولیە لە کاتێکدا گەنج ئاسۆی دەبی فراوانتر بێت ئاسۆی فراوانتر بێت چونکە گۆڕانکاری تر لە خەیاڵێتی وە گەنج دەتوانی ئەو ئیرادەیە کە دەتوانی شت بگۆڕێت ئێمە گەنجی نەزۆک و گەنجی هینمان پێویستیان هەنجار باشکرا لە تەلەڤیزیۆنی وتومە گەنج مافی خۆیتی مزاهرە مامۆستا مافی خۆیتی مزاهرە بکە زۆر جار مەسئولین هەیە لە ئێمە باسی ئەوە دەکە وەڵا ئەوە دەستی تێدا نەخێت ئەو قسەیەکی نابەتی بەڵام مافی حکومەت نییە مافی تعامل لەگەڵ مزاهرەتی بە پۆلیس ناکرێت چکە ئێمە خەباتمان کردو خۆینمان ڕێشتۆ لە پێناوی ئەوەی ئازادی دیموکراتیەکان هەبی یەکێک لە ئازادی دیموکراتیەکان مافی خۆپیشاندانە ئەی ئەگەر گەنج خۆپیشاندان نەکە فەرقی ئێمە و ڕژێمی پێشوو چییە؟ ئەو کەواتە کاک خالی ئەو کاک ساندێڵە گەنج بۆ نمونە ئازادە فەزایەکەیە کە بتوانێت بەڵام خۆی مثلەن ئەبێ ئاکتیو بێ من دەمەوێت ئەگەر مەزالم دی سشتیش ڕاستکەمەوە چونکە پێشتر ویستم لەسەر و لەسەر چەند خاڵێک قسەیە بکەم دەزانی دڵسۆزترین توێژێک لەو کۆمەلگای ئێمەدا بۆ نیشتیمانەکەی بۆ ئایندەی بۆ کارکردنی هەمەلایەنەی توێژی گەنجان بووە دیوانە بۆ من ناڵم ئەنی وا تەرحیلەکە خەڵکی هەبی بڵێوانە ئەخر نا من لا حەزم لە سەقسەکانی تۆ هەیە کاکێ سعدی جوان لێ بگرە من زنێو دەدەی دوام لە حەزەکانە بنە سەکات نا ببوورە تۆ بمت گوت تۆ زنێو دەدەی ینی تۆ کەسێکی دەتوێت زنێو بە حکومەت بدەی لە کاتێکدا من زنێوی من تەنها ئەوەیە دەڵێم ئەم پەرلەمانە بۆ یەکەم جار لە مەعاشی خۆی دەکۆڵێتەوە قسە لەسەر گەز ناکە کارێکی ئەوە معقول نییە پەرلەمانێک دینی میلەتێکی قوربەسەر و کۆڵەوار کە هەزاران کێشەی یەکەم جەلسەی باسی معاشەکەی باشە خوارەگەم ئەوەش منطقی نییە کاگڕنس هەواڵێ با بوەستم من نەمگوتووە هیچیش ناڵم لەو کۆمەلگایە لە بەتایبەت لەو 15 ساڵەدا شت کراوە ترخۆ نە من دەتوانم چاو بدوخێنم نە هیچ کەس دەتوانێت بەڵام لە بەرامبەر داهاتێک کە لە گیفانیاندایە لە بەرامبەر زمینەیە کە بۆیان سازراوە لە بەرامبەر 50 سیارە کە لە پشتەوەیەتی لە بەرامبەر واقعەیە کە دەتوانێت ئیشی لەسەرکە پرۆژەیەکی نەبوو بۆ گەنج ئەو دەیەوێت بەم بڵێ کاکە لە قەڵازێ لە پارەکەی خۆم یاریگەم دروست کردووە آخر من پێیان کردووە فەرقی نییە ینی تۆ باشە کارکتەرێک بووی لە پەیداکردنی بەڵام من پێم سەیرە کاک سعدی ئەوەی بیرچێتەوە ئێستا لەم سلێمانیە بچێتە دەرێ بە هەرچ یعنی تۆ نە قەڵازێ بە هەر شوێنێک دابڕۆی مەحرومترین توێژێک کە کەمترین کار لەسەر بەدیهێنانی خەون و حەز و بەهرەکانی بکرێت توێژی گەنجانە بە کۆمەڵک بەڵگە یەکەم سەردەمێک هەبوو باسینەوەی ڕاپەڕینی کرد پێویستمان بە 75 مامەڕیشە بوو بەڵام لەم سەردەمەی ئێستادا پێویستمان بە گەنجێکە نیتۆکی 75 کۆمپیوتەر بکە دەسەڵاتی سیاسی کوردی چی کردووە بۆ هوشیاربوون و ئاشنابوون و تێکەڵبوون و کۆنتاکتێکی گەنج لانی کەم بۆ زمینەیەک بۆی بەهرەی گەنج لە بواری زانستی لە بواری هوەری لە بواری وەرزشی لە بواری سیوچی بکوژێتەوە من سەرەتای قسەکەم شتێکم گوت یعنی تۆ تەماشای ئەم مەرگە ساتەکە مۆندیال ئاخر مۆندیال شتێکی تەمەتوعێکی گەورەی دنیاە لە بەرامبەر بڕواب کە لە کاتی ئەوەدا کارەبا دەکوژێنەوە پرۆژەی نییە بۆ ئاو پرۆژەی نییە بۆ کارەباکە ئەمە کەمترین خەونی گەنجێکی فەقیرە کە لە ماڵەکەیدا کارەبای هەبێ و گەرمای نەبێ لە نیوەڕۆیەکدا من لەو دەپرسم لەوەتی 15 ساڵە 10 دقە کارەبای ماڵەکەی کوژاوەتەوە 15 ساڵە 10 دقە کارەبای ماڵەکە کوژاوەتەوە لە ماڵی نەبووم تۆزانی ئەزانی چۆن مناقەشەکەی ئێمە لەسەر ئەوە نیە کە گەنج مشکلەی نیە یان مشتی بۆ کراوە ئەو دەیەوێت پێوە ئەم ئەوەندە زاویەک وەکو من وتبم یان حیزبەکەی من وتبێتی هەموو شتێکمان بۆ گەنج کردووە گەنج هار بۆچی لێ نەخێر وانە وتراوە کات گەنج هیچی بۆ نەکراوە ئەبێت بۆی بکە دەستکەی بووی دەزانم بەڵام ئایا سوالەکەی تو ئەوەیە ڕۆشنی گەنج بۆ هەندەران و کۆڵدان
علاجە حنية ئەوە حەنیە باشە ئەوە جابەکە بەڵام من ناڵێم لە حیزبەکەی من دەڵێ هەمووشت بۆ گەنج کراوە نەدەڵێم گەنج گەوشتۆ تا زەماوەندی هەموو ئاواتەکانی خۆی نەخێر نەگەیشتووە من لەگەڵ زۆریشی ماوە دەبێ هەمومان وەڵامی پرسیارەکە و علاج بەرز کاک سعدی بەرز کاک خالی وەڵامی پرسیارەکە هەرنیامە ئەگەر مەحرومی ئەگەر حەقت خوراوە و دەردی کاک سعدی شەڵە ئازادیش هەیە بۆ هیچت نەکردو ئەزانی کاگاسۆ درکی بە شتێکی جوان کرد و لە خاڵێکی زۆر جوانەوە دەستنیشانی نمونەیەکی خۆی کرد لە بەرامبەر ئیمزار دەزانی من زۆرم پێسەیرە کە دەڵێن گەنج پرۆژەی و گەنج کاکە گەنج بوونی کردووە لە ڕووی پرۆژە بێ کەمتر من یەکشت بڵێم کاک بیری نەچێتەوە کاخایی یەک قەوسم بنێ من کۆمەڵێک پرۆژە ما بە حکوومەتی هەرێم یەک ساڵە نەجوابیان نامەوە ئیمزا کۆ دەکەیەوە گوێ لێ ناگرن بەڵام نە ئیمزا کۆکەی تۆ ڕێپێوان دەکەی گوێ لێ ناگرن سیان پێڵی پەلاماری دەکەی گوێ لێ ناگرن کاکە ئەمە چیم کۆمەلگایە کاکە بۆ گەنجەوەی نەکردو برا ئاخر بۆ گەنج نەکردووە گەنج مەگەر نەهاتوتە سەرجادا گەنج مەگەر نانووسێ ئەمە ریپۆرتاژەکە ئەمە ئەخیر مەتافەکە گەنج ئیتر ناچار بووە بڕە بۆ ئەوروپا سەری خۆی هەڵگرێ و ئەوە مەسەلەن دوا هەڵوێستە لە نەتیجەی مەیوزبوون گەیشتونەتەوە دیاردەیە نەک هەر دیاردەی کۆچیشەیە دیاردەی خۆمتیحایشەیە من لە سەحافە و لە کۆمەڵی برادر و لە ئامادەبووان واگەدارم هەڵبەت و ئەم دیاردەی خۆکوشتنەشەیە و دیاردەی تلیا خواردنیژەیە ئەتر ئەمە حاڵەتێکە حاڵەتێک ئەترە بێنێ دەسەڵات بەڕاستی زۆر زۆر بەخوازایەکی جدی خۆی وەهمی بەخەڵەیە زۆر بە فعلی بەشدەی وەهمیەوە بڵێ من دنیا عشتت بۆ کەم و نەشیکەی کەوتی ئەیکەم ئەبێ ڕازگۆبی دەسەڵات ئەو دەسەڵاتەیە کە ڕازگۆ بێ لەگە خەڵکە نەک وەهمی وەهم با بە خەڵک 2000 کاک من گەنج قەت لەوەدا نبینم لە سلێمانی بە نمونە چەندین سنتەری گەنجان و پرۆژەی گەنجان و کارکردنی گەنجان هەیە بەڵام کە قسە لەسەر گەنج دەکرێت من گوناحە لە بەرامبەر قەزایەکدا لە بەرامبەر چەندین یعنی ئەسڵان ئێمە لە بیرمان چۆتەوە گەنجی دەرەوەی سلێمانی و هەولێر ئەرێ ئەمانە گەنجن ئەرێ ئەمانە خەونیان هەیە ئەرێ ئەمانە چیان بۆ کراوە ئەرێ چێ ژوێیان لێ دەگرێت باشەکەی ڕۆی کە ئێرەی بەجێڵاتی لە بەردەمان من لە بەرامبەر قەت کۆچدانی بانگەشەی ڕۆشتن و کۆچی گەنج بکەم من هۆکارێکەشی دەکەمەوە هەروەک ئەم دادەیە پێشتر ڕوونکردنەوەیکی دا پێش بەرنامەکە کە قسە لەسەر ئینتیحاری گەنج دەکرێت کاکە بەپێ و ئامارەی ئەگەردای کە پێ دەچێت لە هینێکی ڕۆژنامە نووسیەوە بێ نزیک بە سەدان بەڵام بۆچی مەسەلا ئەگەر تۆ باسی ئەوەکەی ئەڵی من وەکو محلیلە کوشتیکاری قساکەم دای من مەسەن یەکە لە خەسڵەتەکانی محلیل ئەوەیە کە شت لە یەک دیوە نابینە پێ دوانە جگە لە مەسلەی دەسەڵات فاکتەری کەلتوری هەیە فاکتەری تریشە بەتەکیید لەبەرەوەی پرسیارەکەی تۆ زۆرتر ئاراستی سیاسی بوو من هاتمە سەر ئەوە دەنا هاوکات لەگەڵ ئەوە خۆ گەنجی ئێمە تەنها گرفتێکی نییە گەنجی ئێمە کۆمەڵک گرفتی گەورەی هەیە بەڵام دەسەڵات کار لەسەر هێشتنەوەی ئەوانە دەکات نمونە کەواتە لە دەرەوە لەسەر بێ نمونە نا ئێمە گرفتمان هەیە لەگەڵ ژیانمان گرفتمان هەیە لەگەڵ پەروەردەمان گرفتمان هەیە لەگەڵ بابمان گرفتمان هەیە لەگەڵ سەردەمێک کە تێمان ناگا گرفتمان هەیە لەگەڵ ئەوەی کاک سعدی دەڵێ ئێمە نەوەیەک بووین ئەوەمان کردووە ئەوەمان کردووە شتێک دەدەین یعنی وەکو ئەوەی نەوەکان کاکە من تێناگەم ئەوەت کردووە پیرۆز بووی کارت کردووە خەباتت کردووە ئەمە لە شوێنی خۆی داهاتی بەڵام سەردەمی ئێستا واقعی ئینتەرنێتە واقعی ئەوەیە گەنج کۆنتاکتە لەگەڵ ئێرە بۆشی کردینەوە لێرە کشمان لەسەر ئەگەیشتە ئەوروپا ئەوە مەسەلەن ئەم شتانە بڵین هەمووی ڕوویە تازە لە دەستمان دەرچوو حکوومەت بە قسەی گەنجی نەکرد گوێی لێ نەگەر هاتە سەرجادە ئیمزای کۆکردەوە ئەوە گەنجەکە ڕۆژ بۆ ئەوروپا بە ڕێگە چارێکی زانی هەرچەندە بەجیال لە منطقەیتۆ ئەوە بوو مەسا ئەو گەنجە لە کاتێکایەکی کاندوکانی هەبوو لە بازاری عەسری لە شوێنەکە نسبیان داهاتی باشترە مەسا ئەوانە لە تۆ بێزارتر بوون لەو گەنجە بێزارتر بوون کاڵی لە کەلار و کفرین و شتانە ئەی ئەو گەنجە بۆ ئەی ئەم وێنە یۆتۆبیا ناڕاست ڕوانە ڕاستڕواتە ناواقعیانە بۆچی لای گەنج هەیە ئەی ئەوەشمان تێبگەێنە کە مەسەلەن ئەی گەنج ئەڕوا چی لە بەردەمایە لەوێ چیەکە ئایا ئەوروپا دەواازەی ڕزگار بوونە ئایا ئەوروپا سەفرەکە ڕاخراوە دەردی یەکێک لە پێش بەرنامەکە ئەیوت دیوارەگەی لە ئەوروپا هەنێکەستە سەورەکە کارتێکی پیاکی یەکسەر دۆلار فڕاتە دەرەوە ئەوێ ژوایە من ئەوروپا بە دروازەی ڕزگاربوون نبینم ئەوروپا کە گەنج پەنای بۆ دەبات لە بێئومێدیەوەیە لە ئەوەیە کە خەونەکانی بێئومێد کرا ئەوە زانیمان هەڵبەت من لەسەرەوە هەڵبەت من لەسەر من لەو کتێبەیە باسی ئەوم کردو کتێبی کۆچی سەفرەیە باسمەوە کردو بە کۆمەڵایەتی بوونەوەی وەهمی سەفەر بازەواکەم کە ئەم وەهمی خۆشگوزەرانیە وەهمی باشتربوونی ژیانە وەهمی ژیانێکی باشتر کە کۆمەڵایەتیە بێتەوە بە ئەندازەی کۆمەڵایەتێ بووە ئەبێتەوە کە لە ئەندازەی
هەموو ئەو هێزە پاڵنەرانەیە کە پاڵ بە ئینسانێکەوە ئەنێ کۆچ بکە یعنی دایان ئەوەندە تقریب ئەتوانین بڵی دایان ئەوەندەی ئەو هێزانەیە کە پاڵ بە ئینسانێک کۆچەکە کاگاز من بینەرەکانم باسی مەسلەی کۆچەکەمە بێ ناچارم لەبەری سەرنجی پیرەژنێکیش کە ساوا دینیا تێبگەێنم بۆم ڕوون بکەرەوە ئایا لە ئەوروپا مثلەن ئەوروپا دەواازەی ڕزگاربوونمانە ئەوروپا ئەو شوێنەیە کە مەسن لە سەرتاوە کاک سعدی ئەحمەد پیرە باسیە کرد وەک ئەو شوێنە فەنتازیە کە لە کۆنتترۆڵەکەدایە گرسێنی لە تەلەڤیزیۆنە بینی هەڵبەت ئێمە ناتوانین بنچکە شتێکی زۆر تاکە کەسیانی ڕەنگە بۆ ئینسانێک ئەوروپا ئەو پەڕی خۆشگوزەرانی بێ ئەو پەڕی ئازادی بێ ڕەنگە بۆ یەکێکی تروانە بێ ڕەنگە باشتربوونی ژیانی تۆ لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکێکی تر بگۆڕێ ئەمە شتێکی ترە لە شارێکەوە بۆ شارێکی تر بگۆڕێ ئەمە پەیوەندی بە ئینسانەکان و تا کەس خودی تا کەسەوە هەیە بەڵام ئەم وەهمە هێندە گەورەیە بوار بە بیرکردنەوە نایە جاری وایە یعنی ناتوانانی بیر لەوە بکەیتەوە لە ئەوروپا چی ئەگوزارێ ئەمنە وەهمەکە و فەنتازیاکە گەورەترە بە ناچاری جاری وایە بەجێ زۆر سپاسەکەم یەک لە سەرسەی ئەم میوانە بەڕێزانە کاک سعیدی دواتر تاکیدم وەڵامت هەیە تێکەڵی قسەکانی تری بکە یەک لە سەرسەی ئەم میوانە بەڕێزانە کە لێرە ئامادەن بینەرە بەڕێزەکان زۆریان لە ئەوروپا هاتوونەتەوە ژیانی ئەویان بینی و هەندێکیشان لە جویانەوە هاتوونەتەوە ئەوانە بزانین ئەوان ئەڵەن چی بزانین ئەوان کە دایمە کارەبایانەیە ئەوان کە بوون بە خاوەنی بڕوانامە بزانین بۆ نمونە ئەوان کە بە پێی مدلات خۆیانە گۆڕن ئایا ئەمە هەمووی بۆیان حاضر کراوە یا مەشەونەخوونیە کات و ئیش و کارە کات و خۆی مشارەکەی هەیە لە جوانکردن و یا لە بەخشینی مانایەک بە ژیانی خۆی فەرموو پێشەکی زۆر سپاسدانەکەم وا دیارە زۆر باسکە لەباری گەنجانەوە بەپێ و ئەزمموی کە من هەمە بوو ماوەی 6 ساڵ لە ئەوروپا دەژیم لە وڵاتی بەلجیکە وا دیارە وڵات بەپێ وڵات فەرقەکە بەڵام ئەزمموی کە من هەم بووە کە خوێندکاری زانکۆ بووم لە زانکۆ KUL پێشەوەی بچمە زانکۆ واتاکو بیدایەت کە لە ئەوروپا ژیاوم بۆ ئەوی بچیتە زانکۆ واز بووە کە زمان بە کاملی زمانی وڵاتە بزانێت چکە یەشەکە لە هەرە نقطە ئەساسیەکان کە لەوێ دکتۆرەکان دەرسە بۆ شەرحەکەن خوێندن چۆن خوێنمە ئەمە جگە لە کەفاعەتی خۆی ئەی وەکو ئەوەی کە خۆتەکردکردنە لە ڕووی مادیەوە حەزەکەم بێڵم زمان کە خوێنمە وەکو ئەو وڵاتی کە من باسیەکەم لە سوپەرمارکێتە ئیشم کردووە لە سەعات 7 بۆ سەعات 2 بۆ سەعات 3 بەیانی مەقسەدمە نووسون 4 ساعت 8 چوومەتەوە بۆ خوێندنی زمان 5-6 ساعت هاتوومەتە ماڵەوە لیفەکسەکەم فڕیا ڕۆشتومەتەوە بۆ ئیش ئەگەر بۆ شێوەیە نەبێت ئەی پێش چوون بۆ ئیش جەریدە و نەتفرۆشتووە پێش ئەوە ئێستا باسی ئێمە سەر ئەوەش دوای ئەوە کە زمانم تاوا کرد چوومە زانکۆ لە کۆلێجی دەرمانسازی وەرجیلام لە زانکۆی KUL ڕۆژانی پێنجشەمان و جومعان و شەمان لە مەطعەمە ئیشمە کرد بۆ ئەوەی بتوانم کتێبێکی ئەناتۆمی بکڕم بە 85 ئیرۆ بۆی بتوانم سەدرێ بکڕم بە 7 ئیرۆ بە 50 ئیرۆ بۆی بتوانم ئەو ڕۆژەی کە لە زانکۆ مختبەرم هەیە تاکو سەعات 6 بتوانم لەو بینە نانێکی وای لێ خۆم کە بەدڵی خۆم بێت لە هەمان کاتە بەعزە جارێکیش لە دوای مختبەرەوە بە سەدرێکەوە هاتوومەتەوە بۆ مەطعەم لەوێ دیسانەوە دەستم کردێتەوە بە ئیش ئەمانە واقعەن گەنج وە تەسەوڕ نەکا کە ئەوروپا بە دەردی و برادەرەوتی کارتەکەی و دۆلارەکان تایاتێت بەو شێوەیە کە و برادەرەوتی حاتی ئەوروپا حاتی ئەوەی قوانێک حاتی کوردستان بۆ بە قوانێک ڕۆژان لێرێتەوەی ئەوروپا چی فترێکی زۆر من ئیشم ئەوێ سەختترەی بینی بەڵێ بەتەشی ئەو خوێندکاری ئەمە بۆ تۆی جالیە وایە بۆ هاوڵاتی بەنسبەت هاوڵاتیشی بەلجیکی خۆیەوە شخصی گەنجەکە ڕاستە هەموو شتێک فەرهەمە لە بەردەمیان و کۆڵیلەوە ناکرێت ڕاستە حیاتی مەزمونە ڕاستە دیموکراسیە هەموو شتێکی هەیە بەڵام لە هەمان کاتیشە وا پێویستەکە کە فێر بێ خۆی بژێنێت کە فێر بێ لەگەڵ خوێندنە ئەبێت ئیش بکات ئەوە نیە هەموو شتێک لە ڕاستە دەتوانێت هەموو شتێک لە حکومەتەوەکە بەزەونی حکومەت بڵێ هانێ ئەوە هانێ ئەو شتە نیە باشە بە شێوەیەکی نسبی بەراورد بە تەجروبەی کە بەڕست کاک سعدی ئەحمەد پیرە باسیەکە ئەوەی خۆت ئەی بینی و ئێستا ژیانی گەنج لێرە چۆنە و هەرچەند لە دەقا کەشتە خۆم دوای کاتەکە تێمەوە بەڵام ئەمێ وەڵامی ئەوەشم بیتەوە پێشنیارت چییە بۆ گەنج خۆی ئەم وڵاتە یا چۆنی تێگەی لەگەڵەوە ئەو گەنجێک ئێستا من خۆم شخصی خۆم دوای 7 ساڵ گەڕامەتەوە ئێرە و لێرە ئاژیم قەراری شماوە لێرە بشم من ناڵم کوردستان بەهەشتا ناڵم گەنجەکان بەڕاستی هەموو شتێکیان هەیە نا ئەمە وانە ئێستا لێرە گەنج ئەو نقطەی کە زۆر زۆر مهمە بۆ گەنج لێرە کە وجودی نییە گەنج خۆی بەچیوە مەشغوڵکان ئەو کاتی کە با بڵێن ئەگەر ئیژیشی هەبێت دوای ئەوە نقطەیەکی تەرفیهی نییە بڕە حەزەکە پیاسەیەکی ئەو بۆ نمونە کوڕەکان کاک سعدی قسەیشی وتی گەنج لەلای ئێمە بەس کوڕەکرێتەوە ڕاستەکە بەس کوڕەکرێتەوە ساریشی پێ پیاسەی چازمەڕ و دەباشە کە لیتر بەنزینەکرێت بە 975 ئەمە منطق نییە لەگەڵ تا ئەمە منطق نییە بەڵام لە هەمان کاتە ئەوەش نێتەوە هەموو شتێکی خۆتی بۆ فرۆشتی و هەموو شتێک واز لە هەموو شتێ بێنی و ڕێگەی قاچاق بوویتە بەری بڕێ بۆ ئەوروپا لەوێ تەقبولی ئەو کە لەلای پاکستانیەک مەطعەم پاکەیتەوە
بەڵام تەقبولی ئەوە ناتی لە کوردستانە بژیت و ڕاستە گەندەڵی هەیە ڕاستە موچە من لەگەڵ ئەوانە هەمیە پێ دوایە مەسەن مشارەکەی فعلی و مشارەکەی جەوهری کردووە بۆ نەمانی گەندەڵی بۆ پێشنیاردان بەدەست تەسەوەرەکەم ئەگەر بیاڵن بەڵێ ئەگەر بیاڵن زۆر سپاسەکەم دوای ئەم ناوبڕە ئەو دقەیە کە کاتەکەی تۆم خوار ئەدەمەوە بنەرە بەڕێز خۆشەویستەکان پاش ئەم ناوبڕە دێنەوە لای بەڕێز کاگادەر فەرموو. ئایا ئیسلامی سیاسی لە کوردستان توانیوێتی بێت بە ئۆپۆزیسیۆن بۆ دەسەڵاتی کوردی یان نا؟ هێزی ئیسلامیەکان بانگەشەی ئەویان کردووە بەڵام قاچێکیان لە نێو دەسەڵاتدا بۆ و هەوڵیان داوە قاچەکەی تریان لەو بەرەوە بێ کە بڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنین. بەشداربوون لە دەسەڵاتیش پێچوانەی ئەوەیە کە تۆ بانگەشەی ئەوە بکەی من ئۆپۆزیسیۆن. دووبارە سڵاوتان لەبێ بینەرە بەڕێز خۆشەویستەکان فەرموون بەردەوامین لەگەڵتان بەڕێز کاگاودێ فەرموو قسەکانت تاوا بکە. تەنها یەکشتم باوە کە باسی کەم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەنسبەت گەنجێکی وڵاتێکی ئەوروپیەوە بەنسبەت گەنجێکی بە ئەو وڵاتی کە من تیاژیان بەلجیکا گەنجەکان تەصنیف کراون بۆ سێ بەشی یەکەمیان ئەو گەنجانەی کە خاوەنی بڕوانامن، ئەو گەنجانەی کە سنعاتکارن، ئەو گەنجانی کە هیچیان نە سنعاتکارە و نەخاوەنی بڕوانامێ بە کورتی ئەوەی کە خاوەنی بڕوانامێ بتێت و نەتەوێت غەز بە لەسەر حکوومەت تاعینیکە بەو مەعاشەی ئەو معاشی کە ئەتوانێت لە ساڵێکە مانگی جاری پێ بچێت بۆ ئیسپانیا بۆ ئەمریکا بۆ سیاحەت، یعنی معاشیشی وای بابێ بەشی کرێخان و بەشی خواردنی بەشی مەصرفی حیاتی خۆی بەشنی هەموو شتێکی ئەوەی سەنعاتکارە بە هەمان شێوە سەنعاتێکی وای غەز بە لەسەر حکوومەت ئەگەر دارتاشی بە دەورەشی دارتاشی ببینێ ناتوانێت بچێت لە خۆی دوکانێکی دارتاشی بکاتەوە، ئەتوانێت حڕ ئیشکا و لە هەمان کاتە ئەتوانێت داوای لە حکوومەت کە بە حکمی دەوری دارتاشی تاو کردووە پێویستە کە لەسەر حکوومەت ئەمە تەوزیف کات بۆ معاشەی کە هەیە بە هەمان شێوەی کە بڕوانامەکەیت ئەوەی کە هیچی نییە کە هیچیان نییە ئەوە حکوومەت مەسئولە لێی معاشی وای ئاەتی ڕاستە ڕاتبێکی وای ئاەتە ناگاتە ڕاتبی ئەو دوانێ بەڵام فێری ئەکات کە چۆن ئیشکات داوای لێکە کە ئیش بدۆزێتەوە ئەگەر هەر نەیتوانی ئەو حکوومەت خۆی ئیشی بۆ دۆزێت وەگەر هەر ئەوەش نەبوو تر چۆ حاڵەتی هاندیکاپ و ئەوانەوە ئەوە تەرەفێکی جیاواز لێ بەرپرسە بەڵام لێرەدا ئەڵێم حکوومەتێکی وەکو حکوومەتێکی بەلجیکی ئەوروپی بەرپرسە لە هەموو تاکە کەسەکانی کۆمەڵ هەر لە مناڵ و گەنج و پیرەوە هەتاکو زۆر سپاسەکەم بەرەز خات و گەلایش پاش 30 ساڵ ژیان لە کەنەدا ئێستا مەسەن وەکەوەی کە چاودێری بەسەر ئەم دایالۆگەوە قسەت چییە و ئەگەر باسی ژیانی گەنجی ئێمان بۆ بکەیت؟ بەنسبەتەوە 30 ساڵە لە کەنەداژیم تەمان ئەم 30 ساڵە باوەڕ ناکەم یعنی مەعەدا شەمە و یەکشەمە یعنی هیچ ڕۆژێک دانیشتم بە دوو مناڵەوە دائیمە هەموو وەختێکی ئیشم کردو لەبەرێکەوە ژیان زۆر سەخت بووە و هیچ شتێک ئاسان نییە بۆ هیچ کەسێک کەوایەت تازاچێتە وڵاتێکی ئەوروپایان وڵاتیشی کەنەدا من کە چوومەتە ئەوێ تاڵان ئەم خەڵکە لێرە وا تێگا کە زۆر ئاسانە و هەرکە چویتە ئەوێ ئیش هەیە و پارە هەیە وانە لە حەقیقەت تاوانە ئەگەر ئیش نەکەی ئەگەر هەوڵنەی بە هیچ نوێ بە هیچ ئامانجێک ناگەی باش ئەوەنەی لە کوردستانی ئەم بەخشی با پرسیارەکە لێ بکەم مەسەن هەستەکەی گەنج خۆی هەوڵی هەیە بۆ چاکردنی وەزعەکە یا گەنجی ئێرە چۆن ئەبینی هەستەکەی ئیشەکان ئیش ناکەن لەبەروی من ماوەی تقریبان 4 هەفتەیەکە هاتوومەتەوە زۆر شارەزانیم هێشتا کە گەنج چی ئەکا و چی ناکات بۆچی گەڕایتەوە بمبورە تەبیعەتی بەرنامەکە وایە فزولی بم پازۆی کواسی ساڵە لەوێم زۆر هەوڵم ماوە یعنی نەمتوانێ بکەم کە بتوانم مەسەڵەن من دوو مناڵمێکیان ئەمری 22 ساڵێکیان ئەمری 30 ساڵ لەبەروی کەوا مستەوای خوێنن لە ئەمریکا و لە کەنەدا زۆر زەحمەتە یعنی زۆر گرانە تا ئێستا نەماتوانێت کوڕەکەم لەسەی هەندەسەی ئێستا حالیان وازی هێنا لەبەروی کە ناتوانێت تەواوی بکات تۆ ئیشیان بۆکەی بەڕێزە من لەوێت تەبان لەوێت کولێم تەواو کردو و ئیشم کردو بەڵام ئیشەکەی من کە تاین بووم و ئیشم کردو ئەوە نەبوو کە بتوانم ئەو پارێ
مەبەستمەوەی هاتوویتەوە تەسحێوەیە بە ژیانی خۆی شتێ ئەوان یعنی وتیان کوردستان خۆش بۆ ئیشەیە و مەجار هەیە و ئێستا من هاتوومەتەوە دوکانێکی پێشانگای بووکم هێ لە زادێ مەولێ باشە پرسیارێک ئەوە هەر قسەی وتیان بوو یاوا بوو خۆش بوو کوردستان خۆش بوو یا هەر قسە بوو کوردستان خۆش بوو کوردستان زۆر زۆر خۆش بوو بەڕاستی من تەژیعی گەنجانەکەم بمێنەوە خزمەتی ئەو وڵاتە بکەن حیف نییە بێنە ئەوێ لە مەقامێکا قاپشۆنیان لە دەردی ئەو برادەرەوتی بۆ ئەفغانستانێک یا بۆ پاکستانیەک کە یعنی ناشگەنە مستەوای ئێمە ئەفکۆ پێشەکەم ئێمە بچەم قاپیان بۆ بچین و بچەن مەطعەمیان بۆ پاکەنەوە بۆ دووسێ دۆلار زۆر سپاس نەگەر بە قاچاقی ئەو کەسە بێت یعنی ڕێگای قانونی نەبێت ئەو هەر ناتوانێت بێژن ئەدی شوێنەکەیش بن لەبەرەوە داوا لە هەموو گەنجێکەکەم کوردستان خۆش بۆ بمێنەوە من هاتوومەتەوە بمێنمەوە بۆی پارە دروستکەم بینەر مناڵەکان خوێنتاوە زۆر سپاس دەکەم هەر کەسێکیش لە ئەوروپا هاتۆتەوە سەرنج و ڕای جیاوازی هەیە چونکە من بەڕاستی منطقێکی پێشوەختم نییە مەسەلەن گەنج تەغزیە بکەم بە یەک جۆر بۆ چوون بەقەرەوەی ئێمە منبەرێکین بۆ خستنە ڕووی بیر و ڕاجیاوازەکان ئەگەر کەسێک لە ئەوروپلانی ئەوروپا قسەی جیاوازیانە ئێمە لە خزمەت ئەمە لە خزمەتیانن فەرمونون کاک خالی ئەوە دوو کەس لە ئەوروپان مەسەنداوای ئەوەکەن کە گەنجیش مشارەکەی فعلیە من گومانم لەوەدانە ئەوروپا بارگرانی خۆی هەیە بەڵام گومانیشم لەوەدانە ئەوروپا لە دوای هەموو خاڵە سلپیانەی کە بڕێزانە باسییان کرد ئەگەرچی من هیچ کاتێک بانکەشەی کۆچ و من ئەو بە منفەزی ئاخیر نبینم بەڵام پێم وایە ناکرێ ینی ئەوروپا زۆر لەوە جوانترا ئەوروپا خاوەنی هیچ نەوێت تاکەکانی گەنجەکانی ئەوێ کەسێک گەرچێتە ئەوێ ئەوانش 2000 با من زۆر سەریح بم لەلایەن ئەمە ئیقامەی وەرگرت واز کاتێک بیوێ دەگەڕێتەوە ئەنی مەواقعە زۆربەی ئەوانەی دێنەوەی ئیقامەیان هەیە مشکیلیان نییە هەروەک بەشێکی زۆر لە سیاسیەکانمان ئیقامەیان لە باغەڵدایە هەر کاتێک تیمیان بوو لە مەتاری سلێمانی سوار دەبن دەگەڕنەوە من لەگەڵ قسەی و کاکێدا زۆر لەگەڵی کۆکم بەڵام بوو معناهایش نییە کاکە ئەوروپا ئەو ئەوروپایەیە کە من ئەوروپام نەدیوە بەڵام لە ڕێگای ئینتەرنێتەکەەوە دەیبینم و ئەمە ئەم سەردەمە نییە من ئاشنانە بم بە ژیانی ئازادی ئەوروپا بە معریفەی ئەوروپا بە زمانی ئیجتیماعی ئەوروپا بە ئازادی کاکە ئازادی گەنج گەورەترین گرفتی گەنج بەدەر لە کایە سیاسیەکان لە کایە کەلتوریەکاندا کە چەپێنراوە کە تەمەنی 30 ساڵە ماچێکی لێ گوناحە كرامة جناح أوروبا أبو لنا أو بكين في أنواع أوروبا يعني نخيروانية لأوروبا كرداني دروي ولات لزور سايتو لبيجا كانوا وديارا سايتي إنترنت كان شاهدة وإما عشناتي منزور بوزياتنا بويا أوروبا خاوني هيج نبي خاوني أوي خو جنجيك آزادانا من لاني كم لقد جستي خوي دعم عملية بكاو هيج نبي ما تشيك لتمني جام كاكا برسكا قاسوتو الله بەت مشتێک زۆر بەلام و گرنگ بوو سەبارەت بەوەی کە ئەو برادرە بەڕێزەماوەی لە بەلجیکا بوو باسی کرد هەوی هاتۆتۆ ئێستا باز لە بەرپرسیارەتی حکوومەتی کرد بەرامبەر هاوڵاتیان یان بەرامبەر تا کەسەکانی زۆر گرنگە و تەصنیفکردنی گەنج لە وڵاتانەیە بۆ شێوازەیە و فراهەمکردنی هەموو ئەو شتانە ئەکاتەوەی کە تۆ حکوومەتێک کە هەیە بەرپرسە بەرامبەر ئینسانەکان و ئەمە ئابێم تەجربەیە من کەوتم کۆچ و سەفەرکردن ئازادی تاکە کەس ئەمە لە حقوقی ئینسان و لە مەسلەی UN شامە ئەڵبژێردەوە یعنی ناتوانین تەعمیمی بکەین ئینسان هەیە بێشاوێک ئینسان هەیە ئەوروپای پێ خۆشە بەڵام چەندین کەسیش هەیە ئەوروپای پێ ناخۆشە ئەمە حقیقەتەوە هەموو شتێک نسبیە بەس نەکەوە بەرز کاک سعدی 15 ساڵی ڕەبەق لە ئەوروپا ژیاو لە 76 هەتا 91 لە 91 هاتوومەتۆ زۆربەی وەخت یان دەتوانم بڵێن سەدا 99 و کۆمەنەوەی لێرە بوو ئەو وڵاتانی ئەوروپای کە ئێمە باسی دەکەین تاریخی دروستبوونیان وەکو دەوڵەت دەگرێتەوە بۆ 1000 ساڵ و 1500 ساڵ و تا ئێستاش لە مەرحەلەی تەکاملدا ئەو گۆڕانکاریە گەورانەی کە لە ماوەی دوای دەبین پاش شۆڕشی تەکنۆلۆژیا هاتووە گیری 4 و 5 و 6 کۆمپیوتەر داهێنانی کۆنفرانسی تەلەڤیزیۆن و ئەوە هاتووە گەنجی ئەوێش ئەبێ ئیش بکە گەنجی ئەوێ ئەسڵەن وەختی ئەوەی نییە ئەوەی کە تۆ لە شعر دادی ئەوە ژیانی گەنجە لەوێ نەخێر ئەوە ژیانی گەنج نیە لەوێ ژیانی گەنج لەوێ فەقێکی بچووکی هەیە لەگەڵ ئەوەی ئێرە لەو ئەو کۆت و زنجیرە کۆمەڵایەتیە کۆنانەی کە لێرە هەیە ژیانی گەنج سنووردار دەکە لەوێ نییە
ئەمان ئەویان لە قڕنی هەژدە و نۆزدە کۆتایی پێ بەڵام ئەوە ئیشی من نییە ئێستا بیت بەتەنێ بیگۆڕم دەبی هەمومان بەیەکۆ بیگۆڕن گەنج یاخی بێ بە ئەوی بیگۆڕن دەبی هەر گەنجێک لە ماڵی خۆی دەست بگۆڕن کاکە دەسەڵاتی سیاسی گرنگی بەخێڵ بدا کاکەجارێ دەکەم پێ دەرم تۆ بانگەشە بۆ هیجرەت دەکەی کاکە بانگەشە بۆ ئەخە واقعی وڵەتی وڵاتی خۆ ناتوانم من ناتوانم لە بەرامبەر گەنجێکدا کە لە شاشەکە دەیبینم ژیانی لەناو وازنێکدا دەسوورێتەوە من پێویستە لە بەرامبەرت پێت بڵێم تخوا ببوورە دەسەڵاتی ئێمە ئەوەندەی خەریکی خێڵ و خەریکی کوتلە و خەریکی پارەی خۆی و خەریکی تەلاری خۆیەتی هێندە لە خەمی گەنجدانیە ئەمە بەو معنانی من خۆشم لەوێ بۆ معنانی من نیشتیمانی خۆم ئەو زمانە زبرم بەکاری نایەنم بەڵام حەزەکەم ئەوەت پێ بڵێم ئێمە مححکومین بەوەی ئەو گۆڕانکاریانە دێ بە شێوەیەک بی شیرازەی نەسیجی ئیجتیماعی لە وڵاتیمەتی ئەمە چه خێرێک لەوە دەبینم بێم عائلەیەکی بەختەوەر تا ڕادەیەک لە سلێمانی کوڕەکەیان تحریز کەم ئەو عائلە بەختەوەرە تێک بدەم و نەسیجی ئیجتیماعی لەو شارەتی دەبی هەنگاو بە هەنگاو ئەو وڵاتانە پاش 1000 ساڵ بوونیان بە دەوڵەت پاش دروستبوونی چینە جیاوازەکان بە پێی پیشەی کەم مارەسەی دەکات ئێمە تا ئێستا لێرە نیوەی خەڵکمان مهاجرە نیوەی خەڵکمان لە دەرەوەیە نیوەی دیەکانمان وێرانە من پێم وایە گەنج کێشەی زۆرە وە گەنج ئەو هێزەیە دەتوانێت ئەو گۆڕانکاریانە بینی و دەسەڵات دەبی بە پێی ئەو بەرنامەی ئێستا کابینەی پێنجەم دایڕشتووە بێن هاوکاری بکەن وەجبەوەج بە گەنج بێن بۆ هەولێ لە حکومەتیان دەبین بۆ کاکسادی ئێوە هەندێک وەڵامتان هەیە جۆکەرە بۆ قەراری مسبەق مەدە برام من پێم وایە ئەخە پێ دوایە کەیف خۆت ئێوە حکومەتەکەتان و پەرلەمانەکەتان دیارە کاڵێت ئێوە بمبەخشە پێ دوایە پەرلەمان و حکومەتی تۆ نییە من نیە من دەنگم نەدا من بە پەرلەمان دەنگم نەدا بە پەرلەمانی کوردستان چی وای دەکردی مەسەن بەم تەشەنووزەوە قسە بکەی کاک سعدی باگوێ لێ با تەشەنووز نەبێ کاکرانج من وەکو ئاگادار بم لە ناوچەی چەند تومان کوڕێک بەس لەبەر کوڕی ئاغایە و باندام پەرلەمان ئەتر نایە ڕوونکردنەوەی زیاتر بەس بەپی ئەو کەسانی کە داتان ناوە لەناو حکومەت و لەناو پەرلەمانەکەتان ئەڵێن کەی گەنج چوویە سەر گۆچان بۆی دابینەکەی ژیان من زۆر بەباشی بینم کەی گەنج تەمەنی پیر بوو گەورە بوو لە تەمەن ئێوە ژیانی بۆ دابینەکەن ئێوەش دابینی ناکەن ناسان ئێوە مژدەی پاش ڕوخانی سەدامتان بۆ گەنجکردن بە پۆلیس بووم لە پۆلیس خراپ نازان بەڵام ئێوە گەورەترین ینی پرۆژەی نەخێنەواری پرۆسیەکتان بەرپا کرد هەرچی گەنجە بوازیێنا لە خوێندن هاتبووە پۆلیسدایەوە هەرچی مامۆستا هەبوازیێنا بووە زابوت خەریج جامعە ئایسا هەمووی بێتە زابوت وەرن کام خەریج جامعە هەیە سەبیر نەکاتەوە وڵی معاشقی باشترە و شخصیەتەکەی باشترە و توانایەکی ترم هەیە من نەتوانم لەو بواریشکەم دەنابێت باسی ئەوە کرد کە 1970 سەردەمی حکومەت ئاسکەر بۆ بۆیە میکرد ئێستا 1970 خەڵک لەنا پرسیارەکەشمەوە بێت ئێوە باس ئەوە ینی سەروەریەکانی خۆتان ئەفرۆشتنەوە ئەوە فرۆشتان و کوڕایتان بێت ئەمی گەنج بێت سەروەری ناگرێت ڕاستە ئێوە سەروەریتان کردووە ئێوە کۆمەڵشتانەیە بەڵام ئێستا پرۆژەی چاکسازی و پرۆژەی بۆ گەنجتان پێەیە ئایا هەر بە قسەیە ئایا ئێوە پۆلیە کوڵینۆ ناکەن بۆ شوێنێک استراتیجیتان نییە من پێم وایە هەموو پرۆژەیەکی گۆڕانکاری ئەوەی پێشتر من هینی دەرونی خۆیتە من احترامی قسەکانی دەگرم ئەوەی کە پەیوەندی بە پرۆژەی چاکسازی هیچ چاکسازێک ممکن نابێت گەر هەمومان بەیەکەوە ئێوە شەریک نەبن ئێوە پیاوێکی عاجز و نەخۆش نین لەدار لە عەجەزی نیەتێ بێ خزمەتەکەم کە دەبی مساهمە بکەن بەیەکەوە هاوکاری بکەین بۆ بنیادنانی ئەو کۆمەلگایە کە ئێوە ئاواتی پێوە دەخوازن ئەو ئازادێن من قەت لە بیرم ناچێت ئێستا ئەگە بڵێن وەڵا گەنجانی چەمچەماڵ تەنها جێگای کە کاتی فراغیان لێ بەسەر بەرن و شتێ بخۆنەوە دەبیستان قەبرستان جێ خواردنەوە پێویستە شتیان بۆ دروست بکرێت لێ بچین ئەو کە من کە جێم لەو قسەی دەبێ خۆم شەرمە باشە بەڵام بەوەش معالەجە ناکرێت بێم تووشی عسیان بوو هیجرەت بکەم و کۆڵ بدەم نەخێت وەرە شەڕ بکە مقاومە بکە بۆ ئەوی بە پیرێکی وەکو من بە پیرێکی تر بسەلمێنی کە تۆ مافی ئەوە تێویست زوو کاک سعدی کە هاتووی بۆ ئەم بەرنامەیە و پەیوەندەیەکی فراوانت هەیە و لەگەڵ برادرانی کابینەی نوێی حکوومەت و لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کە خۆشبەختانە ئەوەی من ئاگام لە بێڵەن خۆیان بە دیار بەرنامی چای سێمەوە دانیشن بڵێ ئەم وە ئەم مساهمەی جەنابەت لە بەرنامی چای سێمە بڵێ ڕۆڵێکی ئیجابی هەبێکە هەرچە نەخۆشیانیان بینن جەنابی فشارێکی زیاتر بکەی بڵێ ئەوە گەنجێک لە چەمچەماڵوانی گەرانە ئەوە لە کەلاروێت ئەوە ئەگەر گەنج پێی وابی مەسیجەکەی نەگەیشتۆ پاش ئەو مزاهرەی لەوێ و لەوێ و لەوێ و ئەو زاهی ئەو ڕێپۆرتاژێک کە تەقدیمتان کردووە
حقاتە حیاتیان مایە جارێکیکە سەڵاویش نەدەن لە مەسیجەکان گەیشتووە مەسیجەکەیان بەشێکە لە پرۆگرامی کابینەی پێنج وەزارەتێکی تایبەت بۆ مۆزوعدا مەزراوە میزانێکی تایبەتی دەبێت با خۆیان لە شێوەی ڕێکخرا و تاک پێن لەگەڵ پەرلەمان لەگەڵ دامەزراوەکان لەگەڵ دامەزراوە حیزبەکان هاوکاریان زۆر تەمەناکەین وابێت فەرموو دەستخۆشتێکە من ناوم شاڵاو جەلال ئەحمەدە ئەندامی ناوەندی هونەری هەنگا و ئەندامی پیشانەوەی سەنتەری چالاکی گەنجان ئێرانی و ناسراوم بە شاڵاو چۆمانی من دەمەوێت تەنها دوو پرسیار لە کاک سعدی بکەم پرسیار یەکەم ئایا کاک سعدی بە بۆ چونیتەوە ئەوە ڕەوایە بەرپرسێکی حیزبی کە ئامادەی ئەوەی تێدا بیتن یاخود لە ئێوارە خوانێکدا بە هەزاران دلار دابنی و بەڵام دەیان گەنجشمان هەیە تەنها تا دینارێکی لە جیفاندانیا ئەوە پرسیاری دووەمە بە بۆ چونی تۆ کاک سعدی کاتێک ئێوە خەباتان کرد بۆ ئەو ڕۆژە خەباتان کرد کە ئێمە برپرسێکمان هەیە لە حکوومەتدا بگرە زۆر لە وەزیریش بەرزترا تۆ باسی پرۆژەت کرد ئەڵێ گەنج پرۆژەی نەبوو پرۆژەمان هەبوو بۆ ئەوەی کە بە هەمومان بتوانین خزمەتی گەنج پێین و حکوومەتیش هاوکارمان بێتن 3000 تەنها بگرە 3000 ئیمزای لەسەر یەک وەرەقە کردو کەچی بڕیارەکەی جێبەجێ نەکراوە من پرسیارێک لە تۆکەم ئایا چی بوو بڕیارەکە بڕیارەکە دابینکردنی بینایەکی سنتەری سالاکی گەنجان بۆ گەنجانی ڕانیە چونکە گەورەترین گرفتی ئێمە لە دەڤەری ڕاپەڕیندا ئەو بینایە ئیراوە بەشێ بەڵێ ئیراوە بەچێ بۆ نیاننانێ پێشتر بینایەکمان بۆ دروست کرا بەڵام بەس جوابی پرسیارەکەی من بەدەقیقی ئەو بینایە بۆ نەیرابەوە ئەو بینایە درا بە پەیمانگای هیوا درا بە پەیمانگای هیوا چییە پەیمانگای هیواش ئیتر کۆمەڵک دەوائری تێدا هەم کەڕوڵاڵان هەم کەم بینایان کە زۆر سپاس بۆ کاک سعدی تەنها یەک قسەمەوە ئایا ئێوە خەباتان کرد کاک ڕەنج ئێوە خەباتان کرد لە پێناوەیدا کە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بەڵام ئایا ئیمزایەکی من و ئیمزایەکی ئەو بەرپرسە هیچ جیاوازی هەیە کە سێ ئیمزا لەسەر پارچەوەرەقەیەکەکە زۆر سپاس جاری لا هێروە پێم وانە گەنج خۆی پێویستە پرۆژەیەوی گەنج بە خۆی پرۆژەیە پرۆژەی مستەقبل و پرۆژەی ژیان ئەگەر هەر ڕێکخراوێکی سیاسی بێوێ ببێتە ڕێکخراوێکی سیاسی ئایندا دەبی یەکێ لە ستونە ئەساسیەکانی ژیانی سیاسی گەنج بێ و گەنج پرۆژەیەکە پرۆژەیەکی گرنگە پرۆژەی ژیانە بەنسبەت ئەوەی کە سەنتەری بۆ سنتەری گەنجان من ئەو مەسئول نازانم مەوزوع چێ بەڵام حازرم بێ مراجعە بکەی سەرچاو من ئەگە هاوکاری دەکەم لەوەکە ئەویشە جێبەجێ بێ یا شتێکی ماسیل بە ئەوە جێبەجێ بێ ئەگەر بەرپرسێک هەیە بە هەزاران دلار سەرف دەکە گەندەڵەکەی تا ئەوجێیە زۆر سپاس وەڵام گەیشت فەرموو فەرموو پێم ناڵی گەنج بەکەم فەلسەفەیە ئاسوخۆی فراوانکە پارتییان یەکێتی پاشان گەنج پردەباسی دەسەڵاتە سیاسیەکانە بۆتە پردەباسی دەسەڵاتە سیاسیەکان سیاست بە چ توانایەک بتوانێت ئاقاری خۆی هزری خۆی دەرخا یاخود بتوانێت ئەکتیڤی هەبێ لەسەر دەسەڵاتە سیاسیەکان ئەمە پرسیارێکم ئەو باسی اقتصادیاکە کە ئێستا لە 2006 ئەمەتیانی هەر 2006 نییە گەنج بە دوای بانزین و نەوت و خانووە ڕاکە پاشان ئەتوانی ئەو ئامارەم پێ بڵێن کە لە شەڕی ناوخۆیە گەنجان پێم بڵێن چەند ئەو کەسانی کە تیا چوون بوونە قوربانی نێوان ئەو دوو تەرەفە چەندی گەنجن و چەندی دەسەڵاتە سیاسیەکان بوون بەرزەکان بوون کاتە پێ دوایە ئەو کاتەژ ئەوان زەحێ بوون بەڵێ ئەو کاتەژ ئەوان قوربانی بوون ئەو کاتەش گەنجان زۆر پرسیاری سێم ئامارێکم بنێ پرسیاری سێم پرسیاری سێمشمەوەیە چەند جار ئیمزا کۆکراوانی کە لە پەرلەمانی کوردستانە تەمەنێک هەبێ کە بەرگری لە مافەکانی بۆ نمونە تەمەنی 25مان داوا کرد چەند جارێک چەند ئیمزایە کۆکراوانێ کە بچکم ئەوەی کە گەنجە دەتوانێت لە پەرلەمانی کوردستان داواکە خۆی بەرزکاتەوە ئەونا کەسێک کەچلی تەمەنی 40 ساڵە ناتوانێت بێ تعبیر لە معاناتەکانی من بکە باشە من ڕخنەیەکیشم هەلێرەوە گەر ڕێگام پێم بە سەرنجی لەگەڵ قسە کەناڵەکان بە زۆر جار ئەبینی زۆربەی کات کە سەو باسی ئاماری سلێمانیکەین 800,000 سوورەکە دانیشتوانی پرسیارەکان ئەوەنی لە کەناڵەکانە حەقە بڵێن مەسئول فیزیۆن ئەوەنی لە کەناڵەکانە مەسئولەکان دەرەکەون و ئەوە مۆزوعێکی زۆر سپاس من ئێستا پێتەڵم هاتون گیان سێرکە هەرچیڵی لەسەر سرم من ئەوە پێتەڵم بۆ تاواکەم فەرمودان شەبینەرە بە ڕێز و خۆشویستەکانەڵێ بۆچی هەموو بەرنامەیەک مەسئولیتە ئەگە گەر مەسەلەن مەسئولەکە نێنین دوو قسەی بۆ بکەین لە ژووری میوانەکەی خۆمانە لە ماڵەوە بۆ خۆمان مناقەشاکەین و یا پراخێک لێنین بە دیارەوە بۆ خۆمانان قساکەین و شەوە نوین و ئیتر هیچ کاریگەریەکی نابێت زۆر سپاس دوای ئەمە فەرموو سەرنجەکانە دوایە فەرموو چاوەکەم
زۆر سپاس کاگرنج یاقوب ڕەسوو سەر نووسری بڵاوکراوەی ژوان لە شاری قەڵازێ. کاگاسە فەرموو. دەسەڵاتی سیاسی کورد ڕێگای سەختی گرتۆتە بەر لە چوونە ناو پەرلەمان بۆ گەنج. حەقە لە 30 ساڵیەوە بکرێ بە 25 ساڵی. بۆ من دەبێت لە 18 ساڵی بۆ ئەوە دووبارە پرسیاری دووەمت بەسەر بۆ دەبێت من لە 18 ساڵی دەنگدەم بەڵام بۆ منیە خۆمام بچێرم. پرسیارێکتر ئەوەندەی دەسەڵاتی سیاسی گرنگی بە بواری چەکداری دەدا نیو هێندە بووە گرنگی بە گەنج نەداوە. تۆ سیرکە لە پارێزگای سلێمانیە لە مانگی نیسانی 2023 لیوا جەمال کە لە گەنجلاندا چاوپێکەوتنیان لەگەڵ کردووە دەڵە ڕێژەی پۆلیس سلێمانی 7000 کەس بووە. لە کۆتایی ساڵ 2005 بووە بە 20000 کەس کە زۆربیان گەنجە. کاک سعدی بۆ ئەماڵێکی پرسیارێکتر ئایا دەسەڵات چی پلانێکی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ هەموو گەنجانی کە تریا کێشن حەشیش کێشن یاخود ڕوو لەم کاری خراپ بکەن. زۆر سپاس. پرسیارێکتر ئەگەر کاگرانجێک پرسیاری زۆر گرنگ ماوە. ئەوش پرسیارەکەم بۆ کاگ ئاسۆیە دەڵێت گوتار گەنجان زیاتر باسی لە گەندەڵی دەکەنەوە پێی وانە کە گەنجیش بەشێک بێ لەو گەندەڵیە. زۆر سپاس. تۆ خۆت پێ دوایە وەکو گەنجێک خۆی بەشێکە لە گەندەڵێکە گەنج پێویستە گەنج خۆی ئەگەر باشێک نەبێت بۆچی هەوڵ نادا لە ناوی بەرێت. زۆر سپاس دەکەم. فەرموو کاک سعدی. من یەکەم جاری کە بەنسبەت ئەو نەمزانی ناوی چییە بێگەرد خان باسیەوەی کرد ئێمە گەنج بە کام فەلسەفە نەیەکێتی نە پارتی کوردایەتی بۆ ئیلە تو زەروریە ببی بە یەکێتی یادێت ببی بە پارتی دەتوانین نەژبی بە یەکێتی نەژبی بە پارتی هاوڵاتیەکی دڵسۆز بۆ نیشتمان سڕێی منە ئێستا دیموکرات هاوڵاتێکی دڵسۆزە بۆ وڵاتەکەی خۆت و خزمەتی وڵاتەکەی خۆت دەکەێت بەڕاستی ئەتوانی یەکێتی نەبی یا پارتی نەبیت و ئەوانی یەکێتی نەبی یا پارتی نەبی یەکێتیش بی و پارتیش بی بەڵام خاوەنی ئەو ڕەئیەبی بتوانی بێتە کارتی فشار بۆ سەر ئەو مەسئول و دامەزراوانەی کە لە ئاستی ڕاپەڕاندنی کێشەکانی خەڵک و پێشکەشکردنی خەدەماتین بۆ خەڵک. بۆیە من هیچ زەروەتێک نابینم پێویستێک نابینم ئیلا ئینسان دەبی ئاوابی بۆیە لە کاتێکدا من حیزبی مەفروزە ئەوە نەڵێم بەڵام ئەوە بە دڵنیاییەوە دەڵێم ئەوە ڕای حیزبەکەی ئێمەشە شەرنیە هەموو خەڵکی یەکێتی بی شەرنیە هەموو خەڵک پارتی بی و ئەو بەرنامەیە کە ئێستا لە حکوومەت پیادەکراوە ئەو بەرنامەی یەکێتی نییە بەتەنێ بەرنامەی پارتیژ نییە بەتەنێ بریتە لە بەرنامەی وادارم سەرۆکیێریم کورسان بەرنامی بۆچی لە پەرلەمانە ئەزانم ئەوەی پەیوەندی بە پەرلەمانە ئێمە ناو هەموو حیزبەکان و بەتایبەتی ناوێکێتی ئەکسەریەتمان ڕەئیمان وابوو ئێوە داوای 23تان دەکرد ئێمە وتمان نەخێر 25 کە دەکات ساڵێک پاش یا 2 ساڵ پاش تەواوکردنی زانکۆ مافی هەبێت چونکە 30 ساڵ بەڕاستی نەگەنجە و نەلاوە نەک کێشەکانی گەنجانیش ئەکید لە ناو حیزبەکان لاوە هەموو حیزبەکان لەگەڵ و لە دشە بوو بەڵام بە دڵنیاوی پێتان دەڵم ناوێکێتی لەگەڵ زۆرتر بوو کە ئەم عمرەدا بەزێندرێت بەڵام خۆیچێت نیشتمانی بەتەنهانی ئێمە لە تەحەزبی کوردستان کە لایەنی زۆی تێکدا. کاک ئاسۆ باسی زیادکردنی پۆلیسە کاک ئاسۆ ئێستا سوالەکەی خۆتان ساختکەن ئێمە بژێوی ژیانی خەڵک تەمینکە یا تەمین نەکەین ئەو هەموو کۆمپانیانەی کە لێرەیە ئەو هەموو ئاوادانکاریانەی کە لێرە هەیە کافی نییە بۆ ئیستیعابکردنی هەموو بێ ئیشەکان بەشێکی زۆر لە خەڵک دێڕوو تێدەکە ئەم دەرگایە کراوەتەوە لە کاتێکدا کە ئیمکانی بژارکردنی هەیە لە یەخستنەوەی قوای ئەمنی داخلی لەو کاتەدا ئەوە عیلاج دەکرێت ئەوە یەکێک بوو لەو دەرگانەی کە کرایەوە بۆ تەمینکردنی بژێوی ژیانی خەڵک. من موافقم لەسەر ئەوەی جەنابدەم پێم وایە پێویستە ئەوانەی کە تیجارەت بە مخدرات دەکەن هەمومان خوشکمان هەیە برامان هەیە مناڵمان هەیە باوکمان هەیە کەسمان هەیە و ئێوەنەوەی دوا ڕۆژن مخدرات یەکێک لەو چەکانە بووە هەمیشە دژی گەلانی لە بابەتی ئێمە دیموکراتی نیو دیموکراتیست بەکار هاتووە پێویستە بە سەقافەتی دژی مخدرات بڵاو بکەینەوە پێویستە لە ناو عائیلە ئەوە بڵاو بکەینەوە و پێویستە ئەوەی تیجارەت بە مخدرات دەکەوت دەبتە هۆی بڵاوکردنەوەی قڕسترین سزای ممکنی بدرێت. زۆر سپاس دەکەم هەتاوەکو ساڵی 91 عێراق پاکترین بەپێی ئەحسایی یونیسێف پاکترین وڵات بوو لە دنیای بەداخەوە کە ئێستا وای داهاتووە. فەرموو خاتوو فەرموو بەڕێز. فەرمانبەر من پرسیارێکم لە کاک سعدی وەکو باس کرا کە جەنابی خۆی لە گەنجانەوە زۆر نزیکە ئەتوانێت بکەم بڵێ لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی خۆتانە تا چەند جەنابەت کە بە حکمی لە گەنجانەوە نزیکیت
کێشە و گرفتەکانی گەنجانتان باس کردووە لە بواری ئابووریە چونکە تۆ لە سەرەتا قسەکان تا وتت ئێمە ئیمکانیەتی اقتصادی باشمان هەیە ئەگەر ئیمکانیەتی اقتصادی باشمان هەیە گەنجێکە زەواجەکە 5,000 ئێتێ بۆ زەواجکردنی بەڕاستی و 5,000 من دڵنیا دەکەم وەکە فڕقی مۆزەکەی پێناژیرێت و ئەگەر بی بە کوڕی بەرپرس هەریکا بە شاباش لە حەفلەکەیە ئەو 5,000 پرسیارێکترم هەیە لە کاک سعدی دوایین پرۆژەکانی ئێوە بۆ گەنج چییە؟ ئەمانەی بەڕاستی وەکو هەموو بەرنامەکانی تر ئەمە هەرگیز نەبێت پرۆژەکانی خۆتمان پێ بڵێت و حەزەکەن لە ڕێگەم بەرنامەیە گەسمێنێکی بەوە ناو پەرلەمانی کوردستان باسی پرۆژەکانی خۆتمان بۆ بکەیت من وەکو خریجی گولێک بەڕاستیەوە نقطەیەکە لەسەر دڵم 16 ساڵ ئەخوێنم $100 معاشمە ینی 150,000 معاشمە ئەگەر بێت و من کری خانوویەک بگرم 3 وەرەقەیە سێوەرەقە لە شێ و $150 لەکوێ ئەم معادلە سێوەرەقەکە لەکوێ بێنێکە چی لێ بکە بەنسبەت کێشەی گەنجان ئێمە لەناو مەکتەبی سیاسی ئەگەر تۆ مقارنە بکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی دەسەڵاتی خۆی دووشتی داهێناوە کە یەکێکیان دژی فرا هاوسەریە پۆلیگامی ئەوی تریشان مەوزوعی سلفەی زەواد و سلفەی عەقارە بۆی گەنج بتوانێت لە کاتی خۆی کاتی کە ئەوە پیادەکرا شۆڕشێک بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە یەکێت نیشتیمانی کردی لە ئیداری سلێمانی بۆ تەمینکردنی سلفەی زەواد و سلفەی عەقار و دژایەتی فرا هاوسەری چی پێ دەڵێن پۆلیگامی بۆیە من پێم وایە وەکو ئێستا ژوا دەبینێ جا ئێستا ئەگەر قیمەی شرائی پارە کەم بووتەوە دەبی ئەو 5,000 پیا بچینەوە جارێککە معالجەی بکەین بگەینی ئەندازەیە کە گەنج بتوانین ژنی پێبێنێ بەڵام لە زمنی تعریفی ئەو پارەیەدانی ئەتو پارەی فرقی مۆسیقاشی تێدا بەوە تێدابێ ئەوە یارمەتیەکە ئەتو بە تەنها بۆ 5,000 تەنها هەموو ماڵێک پێکنانێ بەڵام ئەمە یەکێکە لە ستات دەستپێکی ئیشەکەت بتوانانی ئیستیفادەی لێ بکەیت پرۆژەی مە بۆ گەنجان دۆزینەوەی فرسەتی کار زیادکردنی معاش بۆ معاشە کەس ناژی کردنەوەی دەوراتی کورد بۆ تەهیلکردنی گەنج کە بتوانانی لە شەریکات و لە بەکارهێنانی ئامێری تازە لە وەزعی اقتصادی تازە بتوانانی ئیش بدۆزێتەوە و لە هەمان کاتیشدا مەوزوعی سەفرات و کردنەوەی دەوراتی تەدریبی و زەمالات بۆ گەنجی خەریج کە بتوان برە و بە خوێندیان بدەن و لە موەسساتی تر باسی نەعەدالەتیشی کرد و ئەگەر نەعەدالەتیش هەبوو بێ لە بینی ئەوەی کە کوڕی مەسئولێک واو خۆ چەند مەسئولێ هەیە و چەند کوڕی هەیە یعنی ئەوە نمونەیەکی خراپ دەینیوە خۆشمان بێزارین لەو نمونانە ئەمیش پێم وایە زۆر مەسئولێت تا ئێستا نەچووە دەماچەیەک لە کوڕە خۆ لەبەرەوەی مزاهرەی کردیان لاساریەکی کردیان یا مخالفەیەکی کردیان تەجاوزی لەسەر پۆلیس کردی ئێمە دەبێت گەنجانی تریش بە بۆکو کچ و کوڕی خۆمان سیر بکەین چۆن تەعامل لە کچ و کوڕی خۆمان دەکەین ئەوەش لە ئاستی ئەوان هەڵوێستێکی مەرنی پەروەردە ئامێز بگرینە بەر نەک بە خشونەت و بە پۆلیس و ئەوە مۆزوعی پۆلیس ئێمە فەرمووی ڕەز دەکەین سپاس گۆران عوسمان خوێندکاری پەیمانگا پرسیارەکەم بۆ کاک سەعدا کاک سەعد تۆ پێت وانییە ئایا دەسەڵات خزمەتگوزارەکانی گەنجی کوشتووە بەسیترین نمونە ئاسیا سێڵ من ئەمەوێ پەیوەندی بکەم بە هاوڕێکمەوە لە هەولێر ئەمە دەسەڵات وا ناکەم من ئەو پەیوەندیە ببڕم یعنی نەیکەم یعنی ئەو دەسەڵات وای کردووە کە من ئەو پەیوەندیە نەکەم ئەمە بەسیترین خزمەتگوزاریە کە من لی ببەشم وەکو گەنج پرسیاری دومت هەرەوە پرسیار زۆر سپاس کاک سعدی باشە بەسەن منطقیە هێکەتی و پارتی تێکەڵ بوونەوە ئاسیا و سانا و کۆڕەک و نازانم چی ئێمە لە بازاری ئازاد دەژی ئەوانەی من نەخاوەنی ئاسیا سێرم نەحیسەمە ئەزانم بەڵامەکو بەڵام ئێمە کار دەکەین لە پێناوی ڕەنگە ئێوەش باستان کرد بێت بەڵێ بەڵێ لە مانگی 8 جارێکی تر ئەو مەوزوعانە دووبارە دەکرێتەوە ئومێدوارم بۆ مانگی 8 چارەسەر بکرێت بۆ ماوەیەکی کورتی چارەسەری کرا کاک سعدی ئەوە مشکلەیەکی گرنگی فەنیشە بۆ ئێمەش و بۆ حتا بۆ ڕێشنیش و کاک سعدی یەک هینم هەیە مەسەن باشە بۆچی بۆ بەبێ وەستان بۆ نمونە من معجبی ئەو لە باقەتەم کە بۆ هەموو شتێ هەمیشە وەڵام هەیە مەسەن محەممەد وەڵامی ئەوەت نایەوە کاڵێ ئێوە وەڵامەکانتان جۆکردن مەسەەن بەڵام من پێم وانە جۆکردن بۆ هەر شتێ وەڵامی تایبەتیتان پێیە بەڵام باسی بازاری ئازادت کرد بەڵام لە بازاری ئازاد جەنابوو لە ئەوروپا ژیاوی دوو شەریکە هەیە لەسەر مەسەن بازاری ئازاد پێی بڵێت تۆ بۆت نییە مەسەەن مشارەکەی فلان تەلەفۆن نتوانێت ڕەبت بێبێتەوە ئەم حاڵەتە مکی بازاری ئازاد ڕەج نا من ڕەنگەم ممکنە لە لایەکە دڵی پڕ بدێ بەمنی دەڕێ قبول قسەکەی و تاوەڕای بۆ جای بدەم توانین لە دەرەوەش دابنیت
ئەوەی تریان ئەمن حرمەت دەگرم ئەوەی تریان ئەمن پێم وایە ئێوە باسی حالەتێکی میساری دەکەن ئێمە بسمیللا هەفتی 5 ئیدارەمان کەوێت پاشەڕێکی کورتکوژی خۆکوژی کە کەسمان افتخاری پێ ناکە ئەمانەی کە لە کاردانەوەی سەلبی ئەو کارە سلبێ شەڕی ناوخۆن دەبی ئێستا لەمە دو سیرکەن تەدریجیان کۆتاییان پێ بۆ چەند مامۆستا هەیە کە نەقل کراوە مدیر بۆ دەرکراوە لێرە شولەوێت بۆ چەند خەڵکە بۆ ئەوە بەرنامەیەکی تایبەتمانە لەسەر هەمووی کۆتایی بێ ئاسیا و کۆرەکیش شتێکن لەو بابەت فەرموو بەڕێز سپاس هەژار چۆمانی خوێنکانی زانکۆ خۆتی شاری چاخۆ دوو پرسیارمێ ئەڕاستی کاک سعید دەکەم کاک سعدی بۆچی تا ئێستا گەنجانیش کە ڕوو دەکەنە شوێنێک بۆ جێبەجێکردنی ئیشێکی یان کارێکی لەوێدا حیساب کۆنی ئەکرێت لە ناو عیزتدا چی بکەین کە خوای گەورە لەو سەردەمەدا ئەم مرۆڤەی نەداوە تا لە ناو عیزتدا خزمەت بکات بۆچی تا ئێستا بۆ چوو ناتێت مەبەستە چیە ڕۆنتر کە ڕوو دەکەینە دەوای ئیدەکان ینی تەسکی حیزبی و یانی بەلایەنێک حساب بۆ ئەوشتانە ئەکرێت دووەمیشان ئەتوانی نمونەیەکی مەیدانی بۆ بێنیتەوە چوویتە کوێوان پێوتی مەبەست خۆم نییە ڕەنگە زۆر کەسە بێت ڕەنگە نەڵێ بۆ نمونە دەمەکە نەماوە عەلەقە 6 مانگە نەماوە برایەکم معاون بەلا خەستخانەی سواڵنا لە کاتی تەوزیعکردنی خانوەکاندا لەبەر ئەوەی 5 ساڵیشە خزمەتیە و بە خۆشی خێزانەکەشی مامۆستایە خانوویان نەدایە بەڵام کەسێک لەبەر ئەوەی خزمێکی مەسئولین بوو لەوێندەت دانێ و 1 ساڵیش مۆزای واستەیە تۆزە جیاوازتر بوو لە کاتی جیلەکان دەباسی ئەو کە لەمەوەلا دەبێت گەنجەکان شتەکان چاک بکات ئایا گەنج چۆن بتوانێت ئەم شتان چاک بکات کە ناتوانێت بە دە ڕۆژی سەدانی مەسئولێکی حزبی بەرز زۆر سپاس فەرموو ئەوەن ئێوە بەس ئەوانەی لە دەرەوەی حکوومەتن خۆتان بەگەرزان یعنی ئەو گەنجانی کە ناو حکوومەتن گەنج نینە تموحیان نیە حەز ناکەن خەڵک پشتیوانیان بکە ئەخۆیەکێک کە ئەوڕۆ لەو تەمەنێ ئێوە لە حکوومەت دابیە لە دامەزراوە لە دامەزراوە ڕسمەکانی حەزەکە گەنج پشتیوانی کاگەنا سەرکەوتو نابی ئەگەر سیاسیبی پێویستی بەدەنکەیە ئەگەر ئیداریبی و تعیین کراوی دیسان پێویستی بە موافقەی خەڵک و خۆشەویستیە ناو خەڵک بۆیە من پێم وایە ئێوە لە گۆشەنیگای بێئومێدیەوە سەیری کێشەکان مەکرد هەفتی 5 یەخستنەوەی ئیدارە تەرحی کابینەی 5 پشتیوانی حیزبەکان لە کابینەی 5 کلیلێکی ئەساسیە بۆ زۆربەی زۆری دەرگا داخراوەکان کە پێشترێ لە منافەسەی حیزبی تەستی بێمەعنا خەڵکێکی زۆر لە بوارە جیاجیەکان بێبەش بوو بەڵام ئیسیفادە بکەن لە یەکگرتنەوەی ئیدارە دڵنیا بن بەڕێز کاگاسە پرسیارەکەت لە کرا کاتی خۆی دەرفەتە نەیرا ڕاستەکەیت هەموو پرسیارەکان چکۆ بە کاک سعدیە کێشەکانی ژەنی ڕوبڕی دەسەڵات دەکێتەوە هەڵبەت باس دەوا کاڵێ کاگاسە و باسیەوەی کە گەنج بە شێگنیە لەو گەندەڵیانە و برادرانە هەمی و پرسیارانەیان کرد هەموو پرسیارانە کۆمەڵک پرسیاری جەوهەرین و دواتر هەمووی نیگەرانی و ناومێدیکی زۆرە بەرامبەر دەسەڵات و بەرامبەر کولتور بەشێکە لە گەندەڵی ئەوە دەسەڵاتە پێی وایە هەمومان بەشدارین لە گەندەڵە ئەوە دەسەڵات خۆیەتی فەسادیشی گەورەی ئیداری و مالی و سیاسی و ئابووری دروست کردو بۆ کۆمەڵگەکە کە ئەوێت تەواوی کۆمەڵگە بەشداری پێ بکە من ڕەم وایە زانی بۆچی مۆزەفێکی داما و چ بەشدارە بێ لە گەندەڵەیەکە کە مەعاشەکەی بەشی هیچ ناکە تو گەنجێکی زانکۆ چ بەشدارە لە گەندەڵەیەکە ڕەنگە چی بکە لەوە زیاتر یعنی چی بکە ڕخنە ئەگرێ ئیمزا کاتەوە چێتە بەردەم پەرلەمان ئەچێتە بەردەم حکوومەت هیچ شتێک چارەسەری ناکە تەعمیمکردنەوەی گەندەڵی واتە چارەسەر نەکردنی گەندەڵی و یەک شتی زۆر گرنگی حەزەکەم بیڵێن بۆی کە ئەو برادەرەمان پرسیارێکی زۆر جوانی وتی بۆ هەموو شتێک هینتان هەیە وەڵامتان هەیە سیاسی وەڵامی هەیە و ئەم وەڵامانە ڕەنگە تا ئێرەتر نەخوا من ئەوە حقیقەتاڵێن یعنی تۆ تا سەر ناتوانانی مژدەبەی بخە لە چەند قسەکانی ئەو بەلای جەنابتەوە مقنعە مەسەڵەن ئەوە لە جەنابە زیاتر قسەی کردووە لەبەر ئەوەیان کە من کاتم زۆرتر پرسیاری وەڵی من تەواو دژی ناڵێم دژی تەواو پێچەوانی ئەو ڕانەمە من پێم وایە ئەوەی کە کاک سعدی باسێکە بەهشتا کوردستان بەهش نییە زانی ئەمە حقیقەتێکە دواتر نەعەدالەتیشی گەورە هەیە ئەوە جەناب لە چیە ئەمە تا چەند قسەکانی مەسەڵەن لە دایمن دایلۆگ مەسەڵەن بەخشین و وەرگرتنە ئەخز و ئەتاایە چی لێ فێربووی چی قەنەعەت پێکردی کە ئێستا چوویتە دەرەوە ئەڵەی فعلەنەوەی کاک سعدی وتی من نەمزانی بووە من شتێکی تازە نا لەبەرەوەی ئەو وڵامە دنێکە پێی ئاشناین
من گومانیشم لە یەکگرتنەوە حتا لە ڕووی یەکگرتنەوە دیارە من وا دەخوازم و دەستخۆشیش دەکەم بەڵام من پێم وایە هێشتا ماوە و مستەڵەحە یەکگرتنەوەی کاک سعدی بەو شێوازە وکو مژدەیەک دی هەوێ لە ڕۆژی ئەلانکردنی حکوومەتی یەکگرتووی کوردستان حکوومەتێکی یەکگرتومان هەیە ناهێشتاوە زۆری بەبەرەوە ماوە و هێشتا عقلیەتی دوو حیزبی و هێشتا عقلیەتی حیزبی بەرتسک بەداخەوە لە دیدی سیاسی ئێمەدایە من زۆر ئیشکارم لەگەڵەوە هەیە ئەو وەڵامەی کە بوو هەموو پرسیارێک دەیدنەوە ئەمە وەڵامێکە من سەرەتا بێرنامەکە ناوم لێنا ئیتر ئەمە تەواو بوو ئەمە حکایەتێکە بەتاڵ بووە یعنی باوی ئەوە ناوە یەک حقەت هەیە کاردەوە ئەمڕۆ لە بازار ئەمڕۆ گەنجی ژیانی گەنج ئێستا چییە حکوومەت ئەمە تیارە نییە کە پلانی هەبێت با پلانەکەی بەیانی حکوومەت با بەیانی پلانێک بە بەشداری کۆمەڵک گەنج تەبەنی بکە لەسەر گرفتی کێشەی بینا کێشەی خانوو کە ڕۆحی گەنجی کوشتووە کورتی بە چەند وشەیە ئەی ڕخنەی جەوهری بەڕێز بەرپرسی سەرتەری گەنجان لە گەنج چییە؟ ئەزانی من ئەگەر بتێ ڕخنەیەک پڕکویانی ئەگەر تۆ مەسەلەن با حیزبی دیفاعان لە بکەی ئێستا ئەزانیت بەزانرە تادێ پرسیارەکەمەوە بە چەند ڕستەیەک ڕخنەی جەوهری چییە؟ ئەزانی من خەون بۆ دەبینم وەرەخنەکەشم دەسێتە سەر ئەوەی پێم وایە ئەمە لە زمینە و زمانی خۆشیدا ڕوودەدا گەنج ڕۆژێک بێ ئەم کۆنکرێتە بشکێنێ کە پێم وایە دەبێ ئەم کارکتەرە زیندووە بێ خۆی کارکتەری زیندوی شکانی ئەم کۆنکرێتە بێ بەڵام ئاگال لێبێ من هەمیشە ئەمە لە زمان و زمینی خۆیدا دەبینم وەرەخنەی من تەنها ئەوەیە هیچیکە پێم وایە گەنج هێشتا ماویەتی بەداخەوە بتوانێت ئەو بێ ئومێدیەی خۆی درک پێ بکاو لە وەڵامی ئەم حکایەتانە تێبگا ئەوەی کە 15 ساڵە پێی دەدەن وەڵامی ڕخنەی جەوهری بەڕێز ئاسۆجەبات چییە لە گەنج؟ لە گەنج هەڵبەت ئێمە دنیای ڕخەمان گرە دەسەڵات و لە حیزب و لە حکوومەت و لە پەرلەمانەوەمانە و ئەشکرێ ڕخنەش لە خۆمان بگرین و ڕخنەش لە گەنج بگرین گەنج نەبووتە هێزێکی فشار و نەبووتە من باز لەوە ناکەم سەر لەبەری ڕێکخراوەکانی گەنجانومانە کە دابەش بن بەسەر حیزبە ئەمە نەسیجی کۆمەڵگە تێگەیە ئەو شانە کۆمەڵایەتی تێگەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی گەنج خۆی ڕێکخا لە ناوەندێکی کولتوری فشارێکی معریفی فشارێکی ڕۆشنبیری فشارێکی سیاسی دروستکە لەسەر دەسەڵات لەسەر حکوومەت لەسەر کولتور خۆش خودی کولتوریش ئەو ڕخنەی من لەسەرەوەیە گەنج نەیتوانیەوە هێزێکی فشاری وابێت کە فشارێکی گەورە بکاتە سەر دەسەڵات و دواتر بە دەسەڵات بڵێت تۆ بەلانی کەمەوە بە دەسەڵات بڵێن نەخێر زۆر سپاس بەڕێز کاک سعدی پرسیارێکەکەم باشە مەسەلەن جەنابە تا چەند هەستەکەی بە ڕاستگۆیی و بە قەناعەتەوە دیفاع لە منطقێکەکەی کە منطقی کە بەرهەمی تەئەمل و بیرکردنەوە و دنیابینی کاک سعدی ئەحمەد پیرەیە یا ئەم وەڵامانەت لەگەڵ ڕێزمە سەفسەتەیە و تەنیا ئەدائی واجبێکی سیاسیەکەی یا هەستەکەی ڕاستگۆی لەگەڵ ئەو وەڵامانە تا کەیاتە بەم گەنجانە من ئەوەکو کورد گەنج بە بەشێکی زیندوو تازە و تازە نەفەس لە ملەتی خۆم بزان وەکوی حزب یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە یەکێ لە ستونە ئەساسیەکانی بەرەو پێشبردنی یەکێتی لە هەموو ڕێکەوە دیسان گەنجە وەکو ئینسانیش هیچ مەسلحەتم لەوەدا نییە ئەمن سەفسەتە بۆ گەنجکۆم و عمرەکەشم لەو عمرە نییە ئەمن بێم بە پێشز با قسە بکەم ئەوی شارەزابی مقابلەکانی منی دیوی من ئەگەر دژی حیزبەکە خۆشم لە قسە ئەەکەم دیسان تکرارەکەمەوە گەنج هەمومان بەیەکەوە کوردین ئەوەی ئەوان باسەکەن باسی گەنج وەکو کورد و میلەتێکی تر دەکەن کە ئەمەین بەحساب ئەم بێ ئومێدکردنی ماڵبەندە گەنجە نەخزمەتی کورد دەکە نەخزمەتی نیشتیمان دەکە نەخزمەتی پاشە ڕۆژی نەتەوەکەمان دەکە بەعکسەوە لە جیاتی ئەو هەموو زەکاوەتە بە خەرج بدەن بۆ بێ ئومێدکردنی گەنج باشترە هاوکاری گەنج بکەن بۆ فشار لەسەر خۆیان ڕێک بخەن و ببنە کاتێکی فشاری بەهێزتر لەسەر دەسەڵات بۆ ئەوی زیاتر بەرە ڕووی داخوازەکانی گەنجان بێت و تا ئێستا ئەوەی کە کراوە من پێم وایە بەشێکی گرنگەوە ئەوە واجباتی دەسەڵاتی کوردیە و دەسەڵاتی کوردی لە ساڵی 2003وە یا باشتر بڵێم لە هەفتی پێنجەوە دەسەڵاتێکی یەکگرتووە کە هیچ پاساوی نییە لە مەودووە بڵێ من کێشەی گەنج چارەسەر ناکەم یەکگرتووە میزانەیەکی باشی هەیە توانایکی چاک لە هەرێم کە هەیە فەرقێکی یەکجار زۆر گەورەمان هەیە لەگە ناوەڕاست و خوار و چەند هەنگاو لە پێش ئەوانی گەنج دەبی هاوکاری کاگەنە هەموو پرۆسەکەمان
بە فیڕۆ دەچێت سەرکەوت بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک ئاسۆجەبار نووسەر بەڕێز کاک خالید بەرپرسی سەنتەری گەنجانی ڕانیە زۆر سپاس بۆ سەرجەم ئەو گەنجە بەڕێزانەی کە میوانداری بەرنامەی چاوی سێمان کرد و بەخێر بێن ئومێ دەکەم لێرەدا ئێمە دوو بۆ چوونی جیاوازمان بیست مەرجنی حقیقەتی ڕەها لای کەسیان بێ چەسپاندنی ڕێژەگەرایی لە قەنەعەتەکانیشمانە بۆ خۆی ئەتوانم بڵێم کاریگەری زۆر باش و ایجابیە بێ لەسەر گۆڕان لە پێکاتی کەسێتی و گۆڕان لە کەلتورەکەشمانە ئەمەش بۆ خۆی شتێکە حقیقەتی ڕەها لای کەسیانی هەرێکۆ بۆ چوونی خۆیان خستە ڕوو دیارە خۆشحاڵم بەوەی کە بەڕێزان سەرۆکی حکوومەتی کوردستان و بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی کوردستان وەکو پێویست گوێ لەو گەنجانە بگرن و بەڕێز کاک سعدیژەک و خۆی بەڵێنیدا ئەنسۆرێکی فعال لەبێ لە گەاندنی داواکارەکانیان لە کۆتاییدا بە بینەرانی بەڕێز و خۆشویستی بەرنامەی چاوی سێم ڕاگەێنم کە پرسیاری ئەمجاری بەرنامەکەمانەوەی لە پشت دیاردەی کۆچی گەنجانەوە کام لەم هۆکارانە سەرەکین لە ڕێگای ژمارەی 16 توانی هەر یەکێک لەم فاکتەرانە کامیان بەسەرەکی ئەزانی هەڵی بژێری هۆکاری ئابووری هۆکاری سیاسی داخرانی کەلتوری هۆکاری ئابووری ژمارە 1 بنێرە هۆکاری سیاسی ژمارە 2 بنێرە داخرانی کەلتوری ژمارە 3 بنێرە لە کۆتاییدا ڕێزی ڕەنسەنگای و کۆستاوی بەرنامەی چاوی سێمتان پێشکەشەکەم و کاتێکی خۆش.